کتێبی ڕشتەی مرواری نووسینی عەلاءالدین سەجادی بەرگی هەشتەم ساڵی 2683 کوردی 1983 میلادی. پێشەکی ڕۆژ و هەفتە ئەڕوا و مانگ و ساڵ دێ، مانگ و ساڵ ئەڕوا و کارەساتی یەک بە شوێن یەکدا دێ. من لە ساڵی 1957ەوە دەستم دا بە نەخشەی ڕشتەی مرواریەوە. لە ماوەیەدا تا ئێستا 7 بەرگی دەرچوو. ئەمە بەرگی هەشتەمیەتی کە لە بەردەستدایە. دیارە لە هەوڵەوە گەلێ قسەشم لەسەریان خواردووە، بەڵام لە بەرەکەتدا کۆڵم نەدا. لام وایە هەموو ئیشێکی تازە سەرەتا خاوەنەکانیان کەوتونەتە بەر پلاری پلار هاوێژان، ئەوانەی کە هێزی خۆڕاگرتنیان نەبووە وازیان هێناوە و ئیشەکەیان پوکاوەتەوە. ئەوانەشیان کە خۆیان ڕاگرتووە لە ئەنجاما گەیشتوون بە ئارەزوو. ئەمە ئامۆژگاریەکە بۆ ئەو کەسانە کە ئەیانەوێ پایەدار بن لە ئیشەکانیانە. لە سەرچوون و خۆڕاگرتن بەرئەدا بەدەستەوە. ئەوانەی کە لە فرمانەکانیانە سەرکەوتون، فرمانەکانیان زانستی بوو بێ یا پیشەسازی و یا یاسایی، بێگومان گەلێ تەنگ و چەڵەمەیان هاتووەتە سەرڕێ، وەلێ کۆڵیان هەر نەداوە تا لە ئەنجاما گەیشتون بەو ئامانجەی کە هەیان بووە. من ناڵێم باڵۆنێکم باڵداوەتەوە بە ئاسمانەوە هێناومەتەوە. ئەمە ناڵێم چونکە ئەوە ئیشی من نییە، نان بۆ نانەوا و گۆشت بۆ قەساب. بەڵام ئەتوانم بڵێم کتێبێکی وەکو ڕشتەی مرواری دێنمە بەرهەم کە ئەو جۆرە شتانە کە لە پووری نەتەوایەتی منە و بەلامەوە وایە سوودی هەیە لە ڕووی ئەدەبەوە بۆ نەتەوەکەم، چونکە ئەدەب بناغەی نەتەوەیە. لە هەموو نەتەوەیەکدا چ کۆن چ تازە دەستەیەکی تایبەتی خەریکی زیندووکردنەوەی ئەم کە لە پورانە بوون و بەم شتانە لەم ڕۆوە ناوبانگی نەتەوەیان بڵاو کردووەتەوە. ئەم جۆرە شتانە مێژووی بەسەرهاتی نەتەوەیە. بەڵێ ئەمانە لە ڕواڵەتا زاخاوی مێشکن، بەڵام هەریەکە دەرسێکیان تێدا هەیە و هەریەکە پەندێکی لێوەر ئەگیرێ. ئاخ خۆزگا چەرخێ لەمە پێشتر ئێمە ئەم شتانەمان بە چاپکراوی ئەکەوتە بەردەست، ئەو وەختە ئەمزانی کە ئێستا چ سامانێکی ئەدەبیمان هەیە. لە سەرەتای ساڵی 1957ەوە تا ئێستا ئاخۆ من چەند دۆستم لە دەست دەرچوو بێ. ئاخۆ چەند لەو دۆستە دێرینانم کە سەرچاوە بوون بۆ بەرهەمهێنانی ڕشتەی مرواری لە دەست دەرچوون و ڕوویان کردووەتە مەزاری خاک و منیان بەداخی کۆچی خۆیانەوە هێشتۆتەوە. گومانی تێدا نییە ئەو ڕێگەیە ئەوان گرتیان منیش ئەیگرم و منیش ئەچم بۆ دیدەنیان بە دیدەنیەکی هەتاهەتایی. بەڵام تۆ خوا واز بێنە، بەڵکو یەک دوو هەنگاوی تر بێنم دەنگی زەنگی کاروان دەنگ ئەداتەوە، با هەمووان گوێمان لێبێ زڵەی زایەڵەی دووکان چەیدەماخ ئەیداتەوە دڵ ئەکا ئاخوداخ. تای حاجی محەممەد عەمبەر لەکوێی؟ خەیام بەزاتەوە لە سەدەی 5ەم و 6ەمی هیجریدا ڕوو ئەکاتە خوا و ئەڵێ تۆ منت هێنایە دنیاوە، ئایا هیچ پرست بە من کرد هاتم بۆ ئەم دنیاە بەبێ ڕەزامەندی خۆم؟ شێخ سەلامی شاعری ئێمە دیوانەکەی ئەوی کرد بە کوردی و لە ساڵی 1991دا چاپکرا. لەسەر ئەو شوێنە من قسەیەکم کردووە وتومە وەکو هاتنەکە پیاو بە ئارەزووی خۆی نەبووە، چوونەکەشی بە ئارەزووی خۆی نییە، چونکە حەزەکە بە کەڕی و کوێری و ئیفلیجی بمێنێتەوە هەر بەو مەرجە لە دنیا دەرنەچێ، کەچی پاڵی پێوە ئەنێن و بەبێ خواستی خۆی لە دنیا دەری ئەپەڕێنن. دۆستەکانی من پاڵیان پێیانەوە نان و ڕۆیشتن، بەو مەرقەدەی کاکە حەمەدا پاڵ بە منیشەوە ئەنێن و ئەڕۆم. تو خوا تا نەڕۆیشتوم بازڵیا و پڵاوێکی تر بکەم. ئەو ساڵە حەمەی شازەمانی ڕەحمەتی هەندێک کەوچکی هەڵەدنی هێنا بوو، لە بناری مێرگەپان بانگی ئەکرد کەوچکی هەڵەدن ناوی قوڵە و دەستکی پان، نەخشی هەیە وەک خۆتان بۆ ماستاوی سەردی نیوەڕوان. ئەحەی سابر و عەلی ماستاو دەنگەکەن بە یەک بۆ پیا هەڵدان. پیان ئەوت تۆ لێرەوە ئەم بانگەوازە بۆ ئەکەی؟ ئەویش ئەیوت با دەنگم بگاتە ناو شار و بێن بە پیرمەوە. منیش ئەڵێم
ڕشتەی مرواری کۆرپەی گوێی ئاگردانە، ئەگەر تۆ ئەو نەدوێنی ئەو تۆ نادوێنێ. هەموو ئەدەبێک لە هەموو سەردەمێکا و لە ناو هەموو نەتەوەیەکە چۆنیەتی پایەی ئەو نەتەوەیە دەرەخە. هەندێک لەو ئەدەبە سەلیقەی تاکە نەتەوەکە پیشان ئەدا، هەندێکی گزارشت لە ڕابواردنی هەموو نەتەوەکە ئەداتەوە. بە هەردوو لایەنەوە پایەی زیرەکی و زەوقی گشت نەتەوەکە پیشان ئەدەن. نەتەوەکانی تر مایەیان زۆر بووە بۆ دروستکردنی ئەدەبەکەیان. ئەو مایەیە کە ئەوان بوویانە کوردەکە نەیبووە. لەگەڵ ئەوەشها زەوقەی تاکەی و یا هەمویان لە جم و جوڵا لە دروستکردنی ئەدەبەکەیانە لام وایە کەمتر نەبووە لەوان. بۆیە وا ئەڵێم چونکە نەتەوەکانی تر نیوەی سەرچاوەی ئەدەبەکەیان لا حکمەوە هەستاوە، کورد ئەو حکمەی نەبووە، کەچی سەلیقە و زەوقی خۆی هەر بە زگماکی کۆگایەکی زێڕینی ئەدەبی دروست کردووە. بە ئەندازەی توانا کەوتمە سەر کۆکردنەوەی ئەوانە و لە توێی دوو بەرگی ڕشتەی مرواریدا خستمنە بەردەستی تۆ، ئیتر تۆش کەیفی خۆتە، من بە تۆ و تۆ بە خوا. لەگەڵ ئەوەشا بۆ ئێستا کە بیخوێنیتەوە ئەڵێی پەک و لەوی حەلامەتەی ئەمانەی کوول و ڕێکەتینە. ئەولی عەزەی کۆنەماسیش لە وڵاتی سلێمانی وەسپێکی ڕشتەی مرواری ناردبوو ئەڵێ تاقانەی ناو تاقانە، دەستە گوڵی دیوەخانە، موروی دەستی نازدارانە، گوڵی دەستی عەداڵانە. عەلاءالدین سەجادی 4/12/1982. گەنجی درەخشان. ساڵح قازی هەبوو گێڕایەوە وتی ئەوە زابتی لیواییم لە هیندوستان لەگەڵ زابتێکی زۆر گەورەی سیخ کە هەردووکمان لە لەشکری ئینگلیزدا بووین دۆستایەتیەکی تەواومان پەیدا کرد. زابتە سیخەکە وتی تۆ من فێری کوردی بکە، منیش تۆ فێری ئینگلیزی ئەەکەم و هەر یەکیش دەفتەرێکمان هەبێ بۆ نووسینەوەی شتەکان. منیش وتم باشە. دەستمان کرد بە فێرکردنی یەکتری، بڕیارمان وابوو یەکەم جار وشە و پاشان ڕستە. ئەو کەلیماتی ئینگلیزی ساغی بە من ئەوت ئەم نووسی، منیش کەلیماتی کوردیم ئەوت ئەویش ئەینووسی. مەسەلەن من ئەموت بە کوردی بەنان ئەڵێن پڵوو، بە ئاو ئەڵێن تڵوو، ئەیانی نووسی. بە مەرحەبا ئەڵێن گوێت، بە بەخێرهاتن ئەڵێن چک و پکوو، بە بچۆ بۆ بازار ئەڵێن گیپڵی پیت، بەوەرە بۆ ئێرە ئەڵێن شنەڵێپنە. ئەمانەی هەموو ئەنووسی و وەکو بولبول لەبەری کردبوون. شتەکان ئێجگار زۆر بوون، ئەویش هەمووی ڕەوان کردبوو، بەڵام زۆر لەوە ئەترسام کە ئەگەر جارێک شتێکم لێ بپرسێتەوە من نازانم چیم وتووە، لەوانەیە شتی تر بڵێم و بە درۆ بکەومەوە. ئەوەندە هەبوو ئەو وای ڕەوان کردبوون هیچ کەڵکی نەئەکەوتە ئەوە کە لێم بپرسێتەوە. بەم جۆرە تا نزیکەی 3 مانگێک ڕۆیشتین، هەمەی پورەنازێ هەبوو خەڵکی سولەیمانی بوو، ئەویش ئەسکەری لیوا بوو، لە فەوجێکی ترا بوو، نەقڵ بوو بۆ ئەو فەوجەی لای ئێمە. ڕۆژێک زابتە سیخەکە تووشی ئەبێ و ئەزانێ کووردە بەو کوردیە کە فێر بوو لەگەڵ حەمەدا دەست ئەکا بە قسەکردن، زۆر بە گەرم و گوڕی تێ هەڵ ئەچێ، حەمەش بەلایەوە سەیرە بێ. حەمە هیندی ئەزانێ، پێ ئەڵێ ئەوە تۆ چۆن قسەیەکەی؟ زابتەکەش ئەڵێ بە کوردی، ئەڵێ باوکم ئەمە کوردی نییە، ئەڵێ ئەی چییە؟ ئەڵێ نازانم، منیش وا لە دوورەوە چاوم لێیانە، ئاگام لێ بوو گەلێ لەگەڵ حەمەدا قسەی کرد بە هیچ دەرچوو، تێگەیشت هەر شتێک فێر بووە هەمووی قسەی قۆڕە و هیچ نییە. ئەوەندەم زانی شیرەکەی هەڵکێشا کەوتە ناو ئەسکەرەکان، وەکو هار هەڕا ئەکا و پەلامار ئەدا، کەف ئەچەرێنێ بە ئینگلیزی و بە هندی ئەیدا بەیەکە بە شوێنما ئەسوڕێتەوە بمکوژێ. وتم بە قورئان خوێنی خۆمم کردە تەشتەوە، وا ئەویش نزیکم بووەوە، هیچ چارم نەما چوومە چادری مێجەرەکەوە و لە پشت ئەوەوە خۆم شاردەوە. ئەویش چاوی لێم بوو کە ڕووم کردە ئەوێ، هات خۆی کرد بە ناو چادرەکەدا، ئینگلیزەکان شڵەژان و گرتیان. نازانن مەسەلەیش چییە؟ پیان وت چییە بۆ واشێت بوویت و ئەم شیرە ڕووتە چییە بەدەستەوە؟
ئەمجا بە ئینگلیزی وتی ئەو سەگی سەگ با بە ئەمە 3 مانگە گوایە منی فێری کوردی کردووە بە دڵ و بە گیان هەموم نووسیوەتەوە و لە بەرم کردووە کەچی ئێستا وەکو تێگەیشتم هیچی بەسەر هیچەوە نییە ئەبێ 2 ساڵ خەریک بم تا ئەوانەم لە بیر بچێتەوە ئەم قەحبە بابە بەم جۆرە منی کوشتووە ئێستا هەر ئەبێ پارچە پارچەی بکەم وتی ئینگلیزەکان کە ئەمەیان دی هەموو دەستیان کرد بە پێکەنین و ساردیان کردەوە منیان هێنا دەستم ماچ کرد و ئاشتیان کردینەوە بەڵام دوای ئەوە ئیتر هەر بە خێسەوە سەیری ئەکردم ئەمەیان من خۆم بەڕووەوە بووم بەشیر موشیر لە وەختی هەرمێنی خەیاتیەکەی لە بەغدا لە هەرمێنانە بوو پیاوە گەورەکانی عەسکەری و مەدەنی هەموو لە لای ئەو جلوبەرگیان ئەدووری زەمان هێنای بەسەرا هیچ ئیشوکاری نەما هەر مایەوە سەر دووکانە ڕووتەکەی دەردەدڵی ئەم بێ ئیشوکاریەی لە لای ساڵح قازی زۆرە کرد ئەویش بینێک خستە بوویە سەر ئەوە کە ئیشێکی باشی بۆ دۆزیوەتەوە لە ئەنجامە هاتە سەر ئەوە منیش لەوێ بووم پێیوت 8 کەر لەم کەرەسپیانە بکڕا هەموو ڕۆژێ لە بابل موعزەمەوە تا باب و شەرجی بە چەند کاروان خەڵکی سوارکە و هاتوچۆیان پێ بکە ئەمە دەرامەتێکی باشت ئەداتێ بە شەرتێ ئۆتۆمبیلیش لە جادەی ڕەشیدا زۆر بوو بەڵام وەستا بەشیر بڕوای بە قسەکە کرد وتی ئاخر پارەم نییە بکڕم ساڵح قازی وتی کەواتە ئیشێکی باشترت بۆ ئەدوەزمەوە زۆر بە تانوپۆی ئیشەکەدا چوو بە تەواوی وەستا بەشیری خستە مەراقەوە هەر ئەیوت دە پێم بڵێ ئەیوت پێت ئەڵێم زۆر لەگەڵی خەریک بوو پێی بڵێ لە ئەنجامە ساڵح لەسەر خۆ پێیوت خەیاتی بکە بەشیر تووڕە بوو وتی ڕاست نەبیتەوە بۆ ئیشێ بۆ دۆزیمەوە ئەی ئێستا چیەکەم ساڵح وتی مردوت مریە هەموو ئیشێەکەی هەر خەیاتی نەبێ تۆ کتێبە نووسی نووسەر نیت سیاسەتەکەی سیاسی نیت خود بە ئەدەی خەتیب نی فەلسەفە ئەنوێنی فەیلسوف نی ئەوە ئەڵێم کاروانچێتی بکە ئەڵێ پارەم نییە تۆ خەیاتیت ئەبێ خەیاتی خۆت بکە سەمەد مەنجەڵ هەبوو خەڵکی کۆیە بوو بەبێ پەردە قسەیە کرد کاک مەسعود محەممەد بۆی گێڕامەوە وتی ئەوە حافز قازی لە جۆشی بەرزی و دەستڕۆیشتنایە لە بەغدا و یەکێکە لە شەخسیەتە دەوڵەمەندەکانی بەغدا ڕۆژێک سەمەد بەبەر مغازەکەی حافز قازیدا تێ ئەپەڕێ تەماشاکە وا حافز قازی لەگەڵ هەندێک کەسی تر لەبەر مغازەکەی خۆیان ڕاوەستاوە لەسەر جادەی ڕەشید سەمەد لە تەنیشتیەوە خۆی ئەداتە پاڵ کۆڵەکەیەک و سەری دەردێنێ ناسراوی پێشویشیان لەگەڵ حافزدا نییە بە هەموو دەنگی خۆی بانگەکە گەواد حافز لا ئەکاتەوە سەمەد ئەڵێ ئەممی مویاک واتە لەگەڵ تۆم نییە حافزیش دەمی ئەبێ بە تەڵەی تەقی و ئیتر چی بڵێ هەر ئەو گێڕایەوە وتی ئەوە لە تاقی هەرەسەرەوەی ئوتێلی ترۆکادیرۆ لە بەغدا لە باڵەکۆنەکەدا دانیشتبووین و سەیری ڕووباری دیجلە ئەکەین کاتیش دەم و ئێوارەیە سەمەدمان لەگەڵایە ئوتێلی لیدوش هەیە لە تەنیش ترۆکادیرۆوە یەک دوو شێخی عەرەب ئەوانیش لە باڵکۆنی ئوتێلەکەی خۆیان دانیشتون و مێزیان ڕازاندۆتەوە هەردوو باڵکۆنەکەش زۆر نزیک بەرامبەر یەکن هەر وەکو ئەوە وایە لە یەک مەجلیس دانیشتبین وابوو چونکە دەنگی قسەکردنمان ئەگەیشتە یەک ئەوەندەمان زانی سەمەد بە دەنگی بەرز دەستی کرد بە جنێودان بە یەکێ لە عەرەبەکان جنێو وەکو گەڵای دار بەبێ ئەوە بشی ناسێ کابراش هاتە جواب و وتی کابرا تۆ شێتی وا جنێو ئەدەی ئەم هەر لە جنێودانی خۆی نەکەوت وتمان کوڕە سەمەد خوا بتگرێ بۆ واکەی کابرا ئێستا دێت و ئەداتە بەرشەق وتی نایەت من هەر سەیرانێکە و دروستیەکەم وتمان چۆن وتی ئەو پەڕی ئەوەیە ئەویش دەست بکا بە جنێودان بە من چونکە ئێوە وا مەزانن ئێمەوا نزیکین و بە ئاسانی ئەگا بە من ئەبێ لە شوێنەکەی خۆی هەستێ 40-50 پێپلەکانە ببڕێ تا ئەچێتە خوارەوە ئەمجا بێتە ئوتێلەکەی ئێمە 40-50 پێپلیکانەی تر ببڕێ تا ئەگاتە من کابرا تااقەتی ئەمانەی نییە ئەوە وتمان ئەم هەموو قاڵدرمانەی بڕی و هات زانیم کە دەرکەوت من خۆم ون ئەەکەم
ئەوە ئەوەندەی تر تووڕە ئەبێ لە جنێودان بەو لاوە هیچی تری بۆ نامێنێتەوە با بۆ خۆی هەر جنێو بدە بەڵام ئەشدانم نایە ئەگەر بێتیش تا ئەگاتە ئێرە سار دەبێتەوە. خدرە سوور هەبوو لە کەڵوێ ئەیوت ئاغا شڕەی بانە کە لێ ئەکەون ئەبن بە ئاشەوان چونکە لە ئاشەوانیشدا بڕۆ بەردەی تێدا هەیە. کابرایەک هەبوو ناوی برایمۆکە و خەڵکی کونەفلوسەی خۆشناو بوو ڕۆژێک 4 بارترێ دێنێ بۆ هەولێر تریەکە ئەفرۆشێ و ئەگەڕێتەوە سواری یەکێ لە گوێدرێژەکان ئەبێ و سیەکەی تری ئەداتە پێشخۆی لەو سەر و ژوورەکەی لای پیرمامدا سەیرەکە وا سێکەری لە پێشە ئەڵێ من کە هاتم بۆ هەولێر 4 بوون ئێستا مابوون بە 3 دا ئەبەزێ ئەیانژمێرێتەوە سەیرەکە 4 سوارە بێتەوە ئەبنەوە بە 3 ئەڵێ دەسا شەرت بێ هەولێریان کەرێکیان لێ دزیمە دا ئەبەزێتەوە ئەیانژمێرێتەوە 4 سوار ئەبێتەوە 3 ئەڵێ یاڕەبی بەگونا لێ نەگری هەولێریان نەیان دزیە ئەمە ئیشی ئەم پیرمەمەیە پیر بووە ناتوانێ بڕوا لۆعەجان کەر لە من ئەدزێ ئەمە لای خۆی شێخی دووگردانە کەچی دزیشەکە. لەو سوار بوون و دابەزینە کابرایەکی ماوەرانی چاوی لێ ئەبێ ئەچێ بەلایەوە پێ ئەڵێ ئەوە لۆها دەکەی ئەویش ئەڵێ چێ سوانم کەرانم بردیە لۆ هەولێر 4 بوون کەچی هەنووکە دەمێ 4 و دەمێ 3 ئەڵێ ئەی ئەوەی خۆت حساب ناکەی کە سواری بووی ئەڵێ دەکمارت بە قوڕ نەگیریە ئەوە کوزانیت دەسا دەبێ پێم برەی من کەینێ دەمرم دیارە تو هەمووشت دەزانی. کابرای ماوەرانی بەلایەوە زۆر سەیرە بێ ئەڵێ ئەو کەرەی سواری بوویت هەر وەخت 3 تڕ و نیوی کەند لەو هەورازەدا تۆ دەمری ئیتر لێکجا ئەبنەوە. برایمۆکە زۆر ناڕوا پیرەنێرەکەر تڕێک ئەکەنێ کابرا ئەڵێ ئەوە هەندێکی چوو تڕێکی تر و تڕێکی تر ئەڵێ مایەوە سەر نیوەکە زۆر ناڕوا کەرەکە تسێک ئەکەنێ کابرا ئەڵێ ئەوە تەواو من مردم لە کەردا ئەبەزێ و لەو ناوەدا لێ ڕائەکشێ و کەر بەو ناوەدا بڵاو ئەبنەوە لە لای ئێوارەدا کابرایەک بوێدا تێ ئەپەڕێ سەیرەکە وا زەلامێک لەوێدا کەوتووە ئەچێتە سەری نوکە پێیەکی تێوە ئەژەنێ ئەڵێ کابرا بۆ لێرە کەوتووی ئەویش ئەڵێ لێم گەڕێ برا من مردیمە ئەڵێ چۆن ئەڵێ خدری زیندە پێی وتم هەر وەخت کەرەکەت 3 تڕ و نیوی کەند تۆ دەمری هەنووکە ئەو کەندی و من مردم پێی ئەڵێ هەستە هەی کەرە هەستە هێشتا ماوتە هەڵی ئەستێنێ کەرەکانی بۆ کۆ ئەکاتەوە و ئەڵێ بڕۆ لە ماڵەوە بمرە. لە سابلاغ مەلایەکی شەرەفکەندی هەبوو دەستی دکتۆری هەبوو ڕۆژێک کابرایەک ئەچێتە لای ئەڵێ ئاغای حەکیم مەلا چاوێکم نازانم چییە حرارەتێکی زۆری تێکەوتووە ئەنێڵێنیە وەکو تەنور لەبەر ئەوە هەم وشک هەڵگەڕاوە هەم تەنگیش بووەتەوە حەکیم مەلاش ئەڵێ وەڵڵاه من ئەمانە هیچی لێ نازانم بەڵام ئەوەندە ئەزانم تۆ پیاوێکی لەخوا ترسیت و دوعات قبوڵە دوعا بکە ئەم دەردانە لە چاوی تۆ هەڵگیرێت و بیخاتە قوزی ژنی دکتۆرەوە. کابرایەکی جافی تەرخانی سواری ماینێک ئەبێ و ئەچێ بۆ لای مەحموود پاشای جاف کە ئەگاتە بەر دەوارەکەدا ئەبەزێ و ماین ڕەو ئەکاو هەڵدێ مەحموود پاشا ئەڵێ کوڕە کابرا ئەو ماینە بۆ هەڵدێ کابراش ئەڵێ پاشا بێژم چی نەگوەتیە ئەوە چوون بۆ شار ناڵم کرد کاورای ناڵوەنی باوەحیز خاس ناڵی نەکردووە عەزیەتی دا و ئێستا کە چاوی وە تۆ کەوت وای زانی ئەوە تۆیش ناڵوەنەکەی وا ڕەوی کرد. کابرایەکی مایندۆڵی پیرەدایکێکی هەبوو زۆر دەست بڵاو بوو بەڵام کوڕە خۆی دەوڵەمەنێکی چاک بوو دەردە دڵی بوو لە دایکەکەی ئەیوت ئەمە ماڵی باوکمی هەموو لە ناودا وتیان کە تۆیش بمری ماڵەکەی تۆیش بەو جۆرە لە ناو ئەدا وتی جاخۆ ئەو نابێ بە میراتگری من وتیان چۆن ئەی دایکت نییە وتی ناوەڵڵا باوکم لە پێش ئەوەدا بمرێ تەلاقی داوە.
مەلا ئەو ڕەحمانی پێنجوێن ئەو عالمە بەناوبانگە بوو کە یەکێک لە فەقێکانی مەلا حسێنی پیسکەندی سلێمانی بوو. مەلا ئەو ڕەحمان وەکو ئەو عالمە بەرزە بوو جارجار شەعریشی ئەوت. کابرایەکی یۆسۆجانی پەیدا بوو چکێکی نەخوێند بوو ئەیوت ئەمە هەر ئێژن مەلا ئەو ڕەحمانی مەلایە و شاعیر کەی وایە من لەو مەلاتر و شاعیرترم. وتیان ئەگەر وایە تۆی شتێک بڵێ. وتی مەلا ئەو ڕەحمان مەلا ئەو ڕەحمان مەلا ئەو ڕەحمانی پێنجوێن ڕازەڕ بەر سەرفولاد نەهی نەرم شەودڕا. وتیان تەواو شاعری لەمە چاکتر چۆن ئەبێ. کابرایەکی سونقری مانگی محەڕەم بوو شین و شەپۆر بۆ ئیمامی حوسێن ئەکرا. ئەو کابرایە لە هەموو کەس زیاتر لە خۆی ئەدا و ناوی عەلی و حوسێنی ئەهێنا. پێیان وت تۆ عەلی ئەناسی؟ وتی ڕانەناسم. وتیان چەندەم خەلیفە بوو؟ وتی من یانە نەزانم ئەوە ئەزانم کە ئیمام حوسێن ئەوی لەو دەشت کەروەلایە شەهید کرد. شێخ محەممەدی بەرزنجی لە مزگەوتەکەی خۆیان وەعزی ئەدا لە وەعزەکەیە وتی کتێب ئەفەرمێ هەر کەسە ڕۆژی عەرەفە بە ڕۆژوو بێ وەکو ئەوە وایە کە ساڵێک بە ڕۆژوو بوو بێ. ئەحەیجاو لە کۆڕی وەعزەکەدا بوو دەنگی نەکرد تا ڕۆژی عەرەفە هات. ئەو ڕۆژە بە ڕۆژوو بوو تا نیوەڕۆ پاشان شکاندی. پیان وت خاڵە حەمەد ئەمە چۆنە بێ؟ وتی من تا نیوەڕۆ بە ڕۆژوو بووم بە 6 مانگە شێه لەوە زیاترم ناوێ. هەر ئەم ئەحەیجاوە ساڵێک لە ڕۆژی دووەمی ڕەمەزانە وتی باش بوو ڕەمەزانمان گرت و لە کۆڵمان بووەوە. وتیان چۆن شتی وا ئەبێ؟ خاڵە حەمەد ئیمڕۆ 2 ڕەمەزانە. وتی مردووتان مرێ ئێوە نایزانن ئێمە 30 کەس لە دەستەکەی خۆمان کۆ بووینەوە دوێنێ هەمومان بە ڕۆژوو بووین. ڕەمەزانیش 30 ڕۆژە. ئەوە 30 ڕۆژەکەمان گرت و تەواومان کرد. کابرایەکی ئەو ناوشوانە لە قنگی شێخ و مەلادا گەورە بوو. ناوی سوورەتەکانی قورئانی هەموو ئەزانی. شەوێک چەند بارێ خەڵوزی بردبوو بۆ کەرکووک بۆ فرۆشتن. دەمە و بەیان ئەگاتە کەرکووک بەبەر مزگەوتەکەی مەلا ناسیحدا تێ ئەپەڕێ لا ئەدا بۆ نوێشکردن. مەلا ناسیح خۆی پێش نوێژیەکەی ئەکرد سوورەتی ئەلبەقەرەی لە نوێژەکەدا ئەخوێن تا لێبووەوە هەتاو کەوت و بازاڕی هەرمێنی خەڵوز فرۆشتن نەما. پاش نوێژ لە مزگەوت دەرچوو بە هەر حاڵ جۆرک و خەڵوزەکەی فرۆشت و هەندێ ئیش و کاری ناوشاری هەبوو تا جێبەجێی کرد ڕۆژ درەنگ بوو. فریای گەڕانەوە نەکەوت. وتی تازە ناگەمەوە ماڵ ئیمشەو لە کەرکووک ئەمێنمەوە لەو سەرەوە زوو هەڵ ئەستم و ئەڕۆم. ئەو شەوە مایەوە بەیانی زوو وڵاغی دایە پێش خۆی و ڕۆیشت ڕێگاکەی هەر بەبەر مزگەوتەکەی مەلا ناسیحدا بوو. وتی با یەک جار نوێژەکەشم بکەم. مەلا ناسیح ئەم جارە سوورەتی ئەلفیلی خوێن. کابرا کە گوێی لە ئەلفیل بوو نوێژی بڕی و کردی بە پێڵاوەکانیا و بۆی دەرپەڕی وتی مەلا بۆچی نازانم بەقەرە بە معنای گایە و فیلیش فیلە دوێنێ سوورەی گات خوێن هەموو ئیشێکل لە دەست دەرکردم ئیمڕۆ فیلە خوێنی فیل دە ئەوەندەی گا ئەبێ تا بانگی خەوتنە ناگەمەوە ماڵەوە گوو بە ڕیشی باوک ئەو کەسە لە پشت سەرتەوە نوێژەکە. مەلا یوسفی تەنگی سەر جارێک لەگەڵ شێخ محەممەدی گوڵانیدا لە سولەیمانی قسەیان ئەگیرێتە یەک. قسەکەش لەسەر ئەوە ئەبێ کە شێخ محەممەد لە باسی نەتەوایەتیەوە قسە ئەکا و زۆر بە سۆز تێ هەڵ ئەچێ. ئەو سەردەمەش باسی نەتەوایەتی لە ناو هەموو جێگایەکدا ئەوەندە باوی نەبوو. مەلا یوسف پێ ئەڵێ کافر بووی تو دان بەوەدا بنێ کە تۆ لە دین دەرچووی. شێخ محەممەدیش ئەڵێ مەلا یوسف دان بە کوفری خۆمان نانێم تەنیا بۆ ئەوە نەبێ کە بربەرەکانی ئەو کەسانە ئەەکەم کە لایەن وایە کە خوا تۆی لەسەر جوانترین سوورەت دروست کردووە. لقد خلقنا الإنسان في أحسن التقويم ئەمە لە تۆدا نەهاتۆتە دی ڕەنگ بێ بە مەکافر ببم. ئەحەی کوڕنوو هەبوو لە سولەیمانی خانوویەکی هەبوو فرۆشت بووی کەچی هەموو جار هەر ئەچووە ئەوێ. ئەوانیش دەریانە کرد
چەند جارێک شتی وا ڕوویدا لە ئاخرا وتی من لەم خانوەدا هاتوومەتە دنیاوە لە بیرم ناچێتەوە خەریک بوو لە بیرم بچێتەوە کەچی دایکە ڕەحمەتێکم هاتە خەوم و پێی وتم ڕۆڵە شیرەکەم بە حرامت بێ ئەگەر خانووەکەمان بەجێ بێڵی. دوو کابرایسیان ئەبن بە هاوڕێ و ئەچن بۆ هەولێر لە ڕێگەدا هەروە دەست ئەکەن بە قسەکردن بۆ ئەوە ڕێگاکە بە قسە ببڕن. یەکێکیان ئەڵێ ئێستا لەم ڕێگایەدا کۆپەڵەیەک لیرە ئەدوەزینەوە بەشی ئەەکەین لە بینی خۆمانە. من بەشەکەی خۆم ئەچم ڕانەمەڕێکی پێ ئەکڕم و پێوە بە تەواوی ئەحەسێمەوە. ئەوی کەشیان ئەڵێ دەسا من بە بەشەکەی خۆم چەند گورگێک پەیدا ئەەکەم بکەونە ناو مێگەلەکەت بیان خۆن. تۆڵە باب کومە ڕائەگری لەسەر ئەمە ئەبێ بە شەڕیان و سەر و گوێلاکی یەک ئەنێنە یەک. لەو کاتەدا سەیرەکەن وا پیاوێکی ڕشسپی لە ڕێگەی خۆشناوانە سواری کەرێک بووە و جەوەنەیەکی لە بەردەمایە. وا هات وتیان با ئەو پیاوە شەرعمان بکە بزانین کامان لەسەر حەقین. کەرسواریان ڕاگرت و کێشەکەی خۆیانیان بۆ گێڕایەوە. ئەویش تووڕە بوو هەردەستی برد پشکی جەوانەی کردەوە دۆشاوی تێدا بوو. دۆشاوی بەو ناوەدا هەڵڕێشت و وتی خوددا خینم وەکیوی دۆشاوەی لەسەر وی ئاردەی بڕێژێ چ بڕان هەقرتان نینە و شێتن. شێخ بابە عەلی تەکیەی و مەلا عەوڵای پەسوەیی کتێبی خەلاسەت الحیساب لە لای مەلا عومەر ئەفەندی هەولێر ئەخوێنن. بابە عەلی بە مەلا عەوڵا ئەڵێ من تاقەتی بەرێبەرێ و هەنووکەی مەلا عومەر ئەفەندیم نییە و لێی تێناگەم بێمەوە ئەچین لە کۆڕی دەرسەکەیە دائەنیشین تۆ بە پوختی وەری بگرە و پاشان بە منی ڕەوان کە. مەلا عەوڵا ئەڵێ بابە عەلی شتی وا چۆنە بێ؟ بابە عەلی ئەڵێ بە گوێمەکەی باشە بە گوێم ناکەی بەو دارە سەر و بەچکت ئەنێمە یەک. ناچار مەلا عەوڵا ڕازی ئەبێ. لە پاش تەواوکردنی کتێبەکە بە جووتە پێکەوە ئەچن بۆ بیارە بۆ لای مەلا قادری بیارە. لە بیارە مەلا نەبی ناوێکی خەڵکی ئەو باڵەکایەتیەی لێ ئەبێ. ئەویش هەر بۆ ئەوە چووە کە لە لای مەلا قادر بخوێنێ. ئەم مەلا نەبیە پیاوێکی زیرەک و لەگەڵ زیرەکیەکەشیا تۆزێ بێعەقلی هەبوو. هەر فەقەیەک بچوایە بۆ بیارە لەگەڵ ئەگەیشتە ئەوێ بەبێ ئەوە چاو بکاتەوە مەلا نەبی بە پرسیار لێکردن دای ئەگرت و ئەیشڵەژان وای لێ ئەکرد کە بە تەواوی بۆ لەوە بەدوا چاوترسێن ئەبوو. بابە عەلی و مەلا عەوڵا ناوی ئەم مەلا نەبیەیان بیست بوو کەوایە. ئەگەنە نزیکی بیارە مەلا عەوڵا ئەڵێ بابە عەلی ئێستا ئێمە ئەچین و مەلا نەبی بە پرسیار دامان ئەگرێ لەوانەیە نەیزانین بە تەواوی حەیامان ئەچێ. بابە عەلی ئەڵێ مەلا عەوڵا ئەمە لێگەڕێ بۆ من عیلاجی ئەکەم. ئەچن و ئەگەنە جێ. مەلا نەبی و فەقیەکانی تر دێن بە پێشوازیانەوە خەڵکێکی تری زۆر کۆ ئەبنەوە. بابە عەلی بەبێ ئەوە بێڵێ مەلا نەبی بێتە زمان ئەڵێ مەلا نەبی پرسیارێکی فەرائیز پیاوێک مرد ژنێک و کچێک و کەرێکی لە شوێن بەجێمە چۆن میراتەکەیان بۆ بەش ئەەکەی؟ مەلا نەبی ئەڵێ ژنەکە هەشتێک ئەبا کچەکە نیوەی ماڵەکە ئەبا و ئیتر لەوێدا ئەوەستێ. هەر چەندە فکر ئەکاتەوە هیچی تری بۆ نایە. لە پاشا ئەڵێ ئەوە ئەوان دیارن بەڵام شەرعی شەریف بۆ ئەم کەرە نایەتە خەیاڵم ئێستا کە چی دانابێ. ئەم مەسەلەیە من نایزانم دوجار سەیری ئەنواری مەزنی بۆ ئەکەم. ئیتر ببڕای مەلا نەبی نەیوێرا جارێکی تر لە ئاستی ئەوان بێتە زمان بەڵکو ئەو چاوترسێنی ئەوان بوو. ئەوانیش پاش ماوەیە خوێندن لە بیارە ئەگەڕێنەوە بۆ هەولێر ئیجازە لە مەلا عومەر ئەفەندی وەرئەگرن. شێخ عەبدولحەمیدی ئەتروشی بۆی گێڕامەوە وتی شێخ نور محەممەدی بریفکانی پیاوێکی بەدیمەن و ناودار بوو کە ئەهاتە مووسڵ خانوویەکی سربەخۆی هەبوو لەوێ ئەبوو. پیاوە گەورەکانی مووسڵ هەموو ئەهاتن بۆ دیدەنی. دیوەخانی هەموو دەمگەرم بوو. مامتەهایەکی قسەخۆش هەبوو موختاری یەکێ لە گوندەکانی ئەترافی مووسڵ بوو. ڕۆژێک ئەویش دێ بۆ دیدەنی شێخ
ئەو دا ئەنیشێ بەرەبەرە مووسڵیەکانیش دێن هەر مووسڵیەک دێ شێخ پێ ئەڵێ فەوق هەر فەوقێک ئەکرێ مامتەها تۆزێک ئەخشێتە خوارەوە تا ئەکەوێتە لای دەرگاکە جارێک شێخ چاکوچۆنی لەگەڵ ئەکا ئەڵێ مامتەها چەوانی مامتەهاش ئەڵێ ئەزبانی چەوانم فەوقێکی تر بکەی ئەز لە دەرێمە شێخ نور محەممەد دەست ئەکا بە پێکەنین و ئەڵێ مامتەها ئەمانە بە میوانی هاتینە دەبێ بیان ڕێزێنین مامتەهاش ئەڵێ ئەزبەنی وەکو بزانی ئەز قوزەڵ قوردم مەلا حەسەنی شاتری بۆی گێڕامەوە وتی لالە معرفێکی خزممان هەبوو دەروێشی شێخی کربەچنەش بوو پیاوێکی پیر بوو من تازە ختمدا بوو لالە معرف فرە شوێن گەڕا بوو سنە و سولەیمانی و بانەچوو بوو کە خێڵ ئەچوو بۆ کوێستان بە تەنیا بە گۆشەی هەورامانە ئەچوو بۆ مەریوان و شلێر و ناوخوان وەکو بڵێیت دێوانەیەکی هەبوو ئەو سەردەمە شارە زۆر وەکو ئێستا نەبوو بە دەگمەن ماڵەجافی تێدا هەبوو ئەو دەشتی شارە زورە هەموو گژوگیا و قامیشەڵان بوو وتی من تازە پێ ئەگەیشتم جارێک لەگەڵ لالە معرفا چوین بۆ هەڵەوجە مامۆستا شێخ ڕەسوڵ زۆر نەبوو بوو بووە مەلای مزگەوتی پاشا وەعزی ئەدا ئێمەش چووینە وەعزەکەیەوە ئێستاش لە بیرمە مامۆستا شێخ ڕەسوڵ لە وەعزەکەدا وتی خوان تەعالا کە ویستی ئادەم دروست بکە جوبرەئیلی نارد مستێ خۆڵی لە دەجنای لای تایفەوە بردو بە تۆزێ لە ئاوی تایف کردیان بە قوڕ و ئادەمی لەو قوڕە دروست کرد مەلا حەسەن وتی هەر ئەوەندەم زانی لالە معرف ڕاست بۆەوە وتی ئەرێ مەلا ئەوە تۆیەژی چی وەلای خۆتوە عومری کردگە بۆچی نایژی بینایی چاوان جوورەیلی نرد مشتێ خۆڵی لە گوێچکەی سەی ساقا هەڵگرت و قمێ ئاوی لە ئاوە جوانەکەی سەراوی سوبحاناغا بۆ برد ئەگەر وەوەش ڕازی ناوی لە کانیاوەکەی حەوش و بارانی بۆ برد و دەستی مبارەکی شێلای دوجار پفێکی پیا کرد باوکە ئادەم دروست بوو چیت داگە لەم دەجاج و مەجاجە تو خوا مەلا تا ئاوی سەراوی سوبحاناغا و حەوش و بارانی بوێسێ بینایی چاوان ئەچێ لە ئاوە بێفەڕەکەی ئەو خوارە تێریە هیچ نەوێ خۆتوە خوێندگتە تا ئەو خۆڵە موارەکەی سەی ساق هەوێ پیاوێ هەقلی بووە چێوە لای شتی ترەوە تەماشا کە ئەم دەشتی شارە زورە خوانەی وڕێ یەژی هۆڕی ماڵە گەورەس گوڵ گوڵ بووگەسووە ئەوە گشتی هی ئەو ئاوە جوانەسکەوە سەریان لرفەکە تەواشاکە ئەو شۆرە سواری تەرخانی و ڕۆزای و شاتریە کە یەژی مەلایکەی سەر عەرزن ئەگەر هی ئەو ئاو خۆڵە نەون چۆن کوڕە کوڕی وایان تێ هەڵەکەوێ بچوەرە ئەو دەشتی کە ماجڕ و حەوش و بارانیە کە بەربۆنی عەتر و عەویر ئێژی بەهەشت لە وێنەی کەوت کەسە خوارەوە کە بینایی چاوان ئاو خۆڵی وای لە بەردەسا هەوێ چۆن یەژێوە جوورەیل بچوە لەو خوارەوە ئاو خۆڵم بۆ بێرە وە قەورەکەی حەمە پاشا خواوێت و قسەی واناکە ئەوە نازانم جوورەیل دزی لێ کردوێ تۆ وێژی خوا ئەوە نەبێ ئاگاوێ بڕوا ناکەم با ئیش و کاریشی فرەوێ ئاگای لەوە هەر ئەوێ خۆخەوی لێ نەکەوتگە جا مەلا ئەوە پێت یێژم وەو کەریمە سوورەی کەس نەزانە جارێکی تر وەعزی وا بدەی وەم گاڵۆکە سەر و بەچ کرد ئەنێمە یەک قاراغی قارەوە پیاوێکی هەبوو باییزی ناوبوو نردی بۆ شار هەندێک شتومەکی بۆ بکڕێ پێشی وت ئەگەر تانجیەکی ڕەسەنی شت بەرچاوکە و بە هەر پارەیەک بووە بەڵکو لە خاوەنەکەی وەربگری و بیهێنی باییز چوو شتەکانی هێنا بەڵام تانجیەکی وای بەرچاو نەکەوت گەڕایەوە قەراغا کە زانی تانجی نەهێناوە زۆر تووڕە بوو باییز وتی ئاغام ئەم تووڕەیەی پێناوێ بەڵکو من نازانم تانجی چۆنە ئاغا وتی کەس هەیە نەزانێ تانجی چۆنە تانجی گوێیەکانی درێژە کلک و ناوقەدی باریکە باییز وتی جا ئاغا ئەمە ئاسانە منەچم ئێستا هەر لە قەراوادا سەگێک دێنمە ئەم ماڵە قسەت ئەدەمی هەر بە یەک هەفتە لە برسانە گوێی شوەڕ ئەبێتەوە کلک و ناوقەدی وا باریکە بێ بە کونی سوژنەوە فرتە بکە کابرایەک هەبوو لە سولەیمانی عەلی یۆزباشیان پێئەوت
خەڵکی ئەو خوارە و تەقاویت کرابوو. هاتبووە سولەیمانی ژنێکی هێنابوو لە گەڕەکی قەزازەکان دانیشت بوو، پیاوێکی خوا حەقا بە دینیش بوو. ڕۆژێک ئەچێتە لای شێخ بابەعەلی تەکیەیی ئەڵێ یا شێخ من لەو خوارە لەسەر مەزهەبی حەنەفی بووم کە هاتمە ئەم شارە بووم بە شافعی، بەڵام هەر لەسەر دوو مەزهەب دەستنوێژە شوم. ئەمڕۆ نوێژی نیوەڕۆم کرد، هەستم بە تەڕاییە کرد لە ناو دەرپێکەما پەیدا بوو. لە پاش نوێژەکە کە بۆنم کرد بۆنێکی پیسی لێ هات. ئەوە چۆنە بێ؟ شێخ بابەعەلیش ئەڵێ خوا سەلامەتت کە، نەوەک لەسەر دوو مەزهەب بەڵکو بە هەر چوار مەزهەب تۆ گوت کردووە بە خۆتە، قاچ و قولت بشوە و نوێژەکەت بگێڕەوە. کابرایەکی خەڵکی ئەو وڵاتە بۆ کاسپی چوو بوو بۆ ئەو وڵاتی ئەستەموڵە، بە هەر چەرمەسەری و پەرێشانیەک هەبوو، شتێکی پێکەوە نابوو. ژنێک خست بوویە دوای خۆیەوە، خۆی لێمارە کردبوو. ژنە کۆڵکە ماڵێکی هەبوو، پیاوەی بردبووە لای خۆی. ڕۆژێک پیاوەکە یەکێکی خەڵکی وڵاتی خۆیانی بەرچاو ئەکەوێ بردیە ماڵەوە. ئەم پیاوەش کەوا ڕێی کەوتبووە ئەو وڵاتی ئەستەمبوڵە و لەوێ بە هەژاری ئەژیا و کەوتبووە داوی ئەو ژنەوە. لە کاتی خۆیا و لە وڵاتی خۆیان پیاوێکی پیا و دەوڵەمەند بوو، وا دیار بوو شتێکی لێ قەوما بوو، وڵاتی بەجێهێشتە بوو، کەوتبووە غەریبی و کەوتبووە لای ئەو ژنە. کە چوونە ماڵەوە ژنە نانی بۆ میوانەکە دانا و میوانیش زۆری برسی بوو، دەستی کرد بە نان خواردن. ئەمجا کابرا خەبەر و حاڵ و ئەحواڵی وڵاتی خۆیانی لێ پرسی، وتی تو خوا ئێستا باشەی کوڕم چۆنە؟ کابرای میوان وتی کوڕی وا هەر نییە، هەموو ئەو وڵاتە بەسەری ئەو سوێنە خۆن. وتی ئەی دایکی چۆنە؟ وتی مەپرسە، ئەگەر چاکی و بەسەر و بەری ئەو نەبێ باشەی کوڕت ئاوا دەرناچێ. وتی ئەی ماڵەکە چۆنە؟ پێیوت دیوەخانەکە شەو ڕۆژە گەڕێ. لێی پرسی ئەی مەڕ و ماڵات؟ وتی باڕە باڕی مەڕ و بەرخ، ئێوارە و بەیانیان لە دەورەی ڕەشماڵە ئەڵەی دەنگی ساز و ئاوازی بەهەشتە. لێی پرسی تو خواه گەماڵە بۆرە چۆنە؟ لە وەڵامدا وتی بە دەوری ڕانەکەدا هەر وەکو شێرە سوڕێتەوە، بۆ چ دێڵەیەکێ توخنی ئەو مێگە لە بکەوێ؟ لێی پرسی ئەی هیچ خەبەرت لە ماینەکە هەیە؟ وتی ماین نییە، دوو جوانووی بە شوێنەوەیە لە ناو قەرسێل و سێپەردا بە ئارەزووی خۆیان ئەلەوەڕێن. ژنەکە زانی وا پیاوە بەو جۆرە دەستی کردووە بە قسەکردن و بە شانوباڵی سامانی مێردەکەیە دێت و مێردی ژوا گوێی بۆ ڕاگرتووە. هات نانەکەی لە بەردەم کابرای میوانی هاوشاریدا هەڵگرت، میوانیش هێشتا تێری نەخواردووە. ئەمجا کابرا وتی دەی چاوەکەم لەسەر قسەکانت بڕۆ. کابرا وتی بپرسە تا وەڵامت بدەمەوە. کابرا پرسیەوە قسەکانتم ئەوەندە پێخۆشە ئەمەوێ دیسان لێت بپرسمەوە، گەماڵە بۆر چۆنە؟ وتی وەڵڵا تۆپی. چۆن؟ بۆچی تۆپی؟ وتی گورگ نایە ناو ڕانەکە، کەلاکێکی زۆر کەوتبوو، ئەویش خەریکی خواردن بوو، ئێسقان گیرایە گەروی و خنکە. پرسی بەڕاست مەڕەکان نەمان؟ بۆچی نەمان؟ وتی پێم وتی گورگ تیان نیشت، ئەویش لەبەر ئەوە بوو ماینەکەوە بەخۆی و جوانوەکانیەوە دەستبردنی، ئیتر گورگ بە تەواوی دەرفەتی هێنا و لە گۆشەیەکەوە کەوتە ڕانەکە. لێی پرسی ئەی باشە دایکی باشە نەیتوانی باشە بنێرێ چارێ بکە؟ وتی دایکی باشە مرد. پرسی بۆچی دایکی باشە مرد؟ لەبەرچی مرد؟ وتی ئەوەندە گریا بەسەر تەرمی باشەی کورتا هەتا سوێی بووەوە و مرد. لێی پرسی بۆچی باشەی کوڕم مرد؟ بۆچی مرد؟ وتی ماڵەکەتان ڕووخا، کەوت بەسەریا، بوو بە ژێرەوە و مرد. ژنەش لەو لاوە گوێی لەم قسانەیە هەر چەندە تێناگا کە ئەم کابرایە چی ئەڵێ، بەڵام بە ڕەنگ هەڵبزەرکاوی مێردەکەیە ئەزانێ خەبەری ناخۆشە. ئەوەی زۆر پێخۆش بوو. کابرای میوان هەر هەستا کردی بە کەوشەکانیا و بۆی دەرچوو، وتی لە خراپی ئەم ژنت لەوانەیە ئەم ماڵەش بڕوخێت، با بڕۆم.
جاران ئەمە هەبوو دوو کەس یا سێ کەس لە ئەسپێکە ئەبوون بە شەریک سایا میراتی بوایە یا کڕین لە مایندۆڵ دوو کابرا بە شەریکی ماینێکیان کڕی بوو ڕۆژێک یەکێ لە کابراکان بەدار هاتە وێزەی ماینەکە زۆری لێدا ئەوی تر وتی ئەوە بۆ لەو بەستە زمانە ئەدەی ئەمیش وتی برا من لە بەشەکەی خۆمم داوە تۆ حەقت چییە؟ جارێک ژنە کوردێک ڕێ ئەکەوێتە سولەیمانی تووشی ئەحەی کوڕن و ئەبێ لێ ئەپرسێ ئەرێ لالە بازاڕی نەوات فرۆشەکان لەکوێس ئەویش ئەڵێ خۆشکەم لە ژێر ئاوەڵ کراس و کەواکەی خۆتایە ژنە ئەڵێ ئەی گووی تۆی لێ نەوارێ دەمودگانی ئێژی چیخی شڕە و دریاگەوە سەردەوارە من ێژم نەوات ئەو ئێژێ کەوات وا ئەزانێ تاریەرە و لە هۆز بەجێ ماگم حەمە عەلی مەلا موحەممەد گێڕایەوە وتی لە مزگەوتەکەی بێژوێ دوو قەبر هەیە ئەڵێن هی ئەسحابانە ڕۆژێک کابرایەکی باناڵی ئەچێتە بێژوێ و لە مزگەوتەکەدا لەگەڵ یەکێکی بێژوێیی قسەیان ئەگیرێتە یەک و دەسەکەن بە قسە و پلارگرتن لە یەک باناڵەیەکە بە بێژوێیەکە ئەڵێ ئێوە هەر مەگەر خەریکی نوکەنوکردن بن بزانە قەت لە شەڕێکە توانیتان دەرکەون بێژوێیەکەش دەست بۆ قەبرەکان ڕائەکێشێ و ئەڵێ ئێمە خەریکی نوکەنوکین ئەی ئەو دوو شێرە کێ لەوێ ڕاکێشاون و کێ شەهیدی کردوون کابرایەکی جاف ساڵێک ئەچێ بۆ حەج ئەو سەردەمە لە دەریادا پاپۆڕ و لە وشکانیا حوشتر بوو ئەویش ئەوانەی هیچ نەدی بوو چ لە پاپۆڕەکەدا و چ لە سواری حوشترەکەدا زۆر تووشی عەزیەت بوو جا ئەیوێت ئێمە ئەم هەموو عەزیەتەمان کێشا و ئەچین بۆ ماڵی خوا لە ماڵەوە بوایە خاز بوو ئەم جرت و فرتەمان بە هیچ دەرنەچوایە بڕواژ ناکەم لە ماڵەوە بێ چونکە تااقەتی ئەم گشت ڕەوەیەی نییە کە ئێژی ئەچن بۆ سەراوی سوبحاناغا ئاوە خۆنەوە هەر حەمە عەلی گێڕایەوە وتی لە قەشان پارچە بەراوێک هەیە دانراوە بۆ مەلا کە بیکا بە بێستان بۆ خۆی بێستان هاتۆتە بەرهەم و خەیار و ترۆزی و هەموو شتێکی تێدایە ڕۆژێک دەستەیەک ئەچن خەیارێکی زۆر ئەکەنەوە و لەسەر کانیەک لە نزیک بێستانەکەەوە دائەنیشن و دەستەکەن بە خواردنی مەلا ئەچێ بەسەریانە ئەزانێ ئەمە لە بێستانەکەی ئەویان هێناوە مەلا حەسەن هەبوو لە پێشە لە وڵاغلوو بوو ماڵی باری کردبوو چوو بوو لە قەشان دانیشت بوو مەلا ئەچێتە لای مەلا شکات ئەکا ئەڵێ ئەو دەستەیە هاتوون بێستانەکەمیان ڕنیوە و هەمویان خواردووە مەلا حەسەنیش ئەڵێ مەلا ئەمانە تاوانێکی گەورەیان کردووە شەرع فەرموویە ئەمانە بە ڕۆژ بیان بە لە بێستانەکەدا حەبسیان بکە بە شەویش بیان بە ماڵەوە نەوەک هەرڕا بکەن هەتا 3-4 ڕۆژ پاش ئەوە بیان هێنەوە منیش خۆتە زانی لەسەر سەفەرم تا ئەو وەختە ئەگەڕێمەوە کتێب چی فەرموو بەو جۆرە جەزایان ئەدەم مەلا ئەڵێ کەواتە مەلا حەسەن بەو جۆرە تۆ ئەیڵێ من ئەبێ دابەستە ڕابگرم من ئەم شەرعە ناکەم و هیچم ناوێ با بچن بەڕێ خۆیانەوە مەلا حەسەن ئەڵێ باوکم نابێ ئەگەر تۆ ئێستا بەرەڵایان بکەی ئیتر فێرە بن دزی ڕەچاوەکەن و تۆیش ئەبی بە هاوبەشی گوناحیان مەلا خواخوای بوو ڕزگاری بێ کەچی مەلا حەسەن وازی نەئەهێنا ئەیوێت حکمی شەرع ئەبێ جێبەجێ بکرێ سەی زوبەیری تاڵشی هەبوو گێڕایەوە وتی لەو لاجانە بۆ پەسوێ ئەچوون بۆ خزمەتی مەلا ئەوڵای پەسوێ بۆ خوێندنی ڕیاضیات ڕێم کەوتە ماڵێک بە میوانی پیاوەکە لە ماڵ نەبوو خێزانەکەی هات بە پیرمەوە ڕایەخی بۆ ڕاخستم بە خێرهاتنێکی گەرم و گوڕی کردم هەر خێرا مەنجەڵی خستە سەر ئاگر لەو لاوە حەوجۆشی دایە پاڵ بۆ چا هەر بەدەمیشیەوە بە خێراتنم ئەکا ئەوەندە ماریفەتی لەگەڵ نواندم خۆم لە خۆما تەریق ئەبوومەوە زۆری پێنەچوو نانێکی تێر و تەسەلی دروست کرد و چای پێگەیان لەو کاتەدا کە ئەو هەموو شتێکی حازر کردووە مێردەکەی هاتەوە چاوی بەو نان و خوانە و بە من کەو ناوچاوانی تێکدا و پیشی کرد ئاخرەکەی خۆی بۆ ڕانەگیرا وتی ئەرێ ئافرەت هیچ وە بزانی من دیوەخانم داناوە تۆ لە ماڵی باوکت ئەمەد هێناوە و ئەم خوانت ڕازاندووەتەوە بۆ ئەم کابرا گەڕیدەیە وتی
منیش ئەوە وەختە بچم بە عەرزەکەدا. ژنە وتی پیاوەکە تۆ بۆچی واکەی؟ ئەمە مەلایەکی سەر عەرزە، ئەم ماڵە هەر چەندە میوان ڕووی تێکا خوا زیاتری ئەکا، تۆ بۆچی خواوای لێ کردووی؟ ڕوویش ئەکاتە من و ئەڵێ کاکە مەلە تۆ فەڕۆبەرەکەتت هێناوە بۆ خاتری ئەو قورئانەکە خوێندوتە ئەگەر دڵگران ببی و نانی خۆت بە تەواوی نەخۆی. وتی بە هەر جۆر بوو چەند پارویەکم خوارد و لێمدا ڕۆیشتم. ژنە بەڕێی کردم تا بەر قاپی و هەردڵی ئەدامەوە. پیاوەش هەر بۆڵەی ئەهات و لە شوێنی خۆی نەجوڵە. وتی چوون بۆ پەسوێ و لە پاش چەند مانگێ گەڕامەوە بۆ سابلاغ لەم سەریشەوە ڕێم کەوتە ماڵێک و لامدا. هەر کە سرم کرد بە ماڵەکەدا پیاوێک بە ڕوویەکی خۆش و دەمێکی بە پێکەنینەوە پێشوازی کردم و بردمیە ژوورەوە. ڕایەخی بۆ ڕاخستم و وەکو شەکر بەدەمەوە ئەتوایەوە. گورج هەستا ملی گێسکێکی گرد دای بە عەرزە سەری بڕی، گروی و مەنجەڵی هێنا خستیە ناویەوە و نایە سەر ئاگر و حەوجۆشی خستە پاڵ بۆچا. وتی ژنێکیش لەو لاوە دانیشت بوو هەر پرتە و بۆڵەی لێوە ئەهات. حرام بێ لە شوێنی خۆی نەجوڵە کە سەیری ئەکردم وەکو سەیری بەراز بکاوا بوو. کابرا بە هەر جۆر بوو ژنەی هەستان برنج و ڕۆنی پێهێنا و پێی خستە سەر ئاگر. بەڵام پیاوەکە خۆیشی هەر خەریکە بەدەست ئیش ئەکا و بەدەم قسەی خۆش لەگەڵ من ئەکا. ژنەش لە خوتە و بۆڵە بەولاوە هیچی تری لەدەست نایە تا دەست ئەبا بۆ شتێک وەکو بکێشن بە تەوقە سەریا وایە. وتی منیش بەمە زۆر عاجز بووم، بەڵام ڕووخۆشی پیاوەکە و گفت و لفتی گلی دابوومەوە. بە هەر جۆر بوو نان پێگەیشت و ژنە نانی تێکرد، بەلالووتێکەوە هێنای داینا و گوێم لێ بوو. وتی ها بیکەنە قوزەڵ قورتان، من دیوە خانم ڕاگرتووە هەر ڕۆژە نەڕۆژێک یەکێکم بۆ دێنێ. وتی بەڕاستی زۆر دڵم ناڕەحەت بوو. لەگەڵ پیاوەکەدا پێکەوە نانە خۆین. وتم سوبحان الله. پیاوەکە وتی مامۆستا گوێمە دەرێ نانی خۆت بخۆ، ماڵی منە. ئەو سەعاتە پێی زیندوو ئەبمەوە کە لە خزمەت زاتێکی وەکو تۆدا دانیشم. وتم برا سوبحان الله کەم بۆ ژنەکەی تۆ نەبوو، بۆ بەسەر هاتێک بوو کە لەم سەفەرەدا چاوم پێکەوت. وتی تو خوا مامۆستا چی بووە؟ وتی منیش بە تەواوی بۆم گێڕایەوە کە چەند مانگێ لەمە پێشتر ئەچووم بۆ پەسوێ، لە فلانە شوێنە ڕێم کەوتە ماڵێک، ژن و مێردێکی لێ بوو، ژنەکە حتا بڵێ بەرچاوتێر و شاژن بوو. پیاوەکەی بە پێچەوانەی ئەو زۆر چڕووک و بەرچاوتەنگ بوو کە چی هاتمە ئێرە بەرعەکسی ئەوەم چاوپێکەوت. پیاوەکە تا ئەو پەڕی پیاوەتی پیاو، ژنەکەش نازانم بڵێم چی. وتی پیاوەکە زەردەخەنەیەکی کرد و دەنگی نەکرد. وتم تۆیش ئەبێ لەم زەردەخەنەی خۆتم تێبگەیەنی. وتی مامۆستا ئەو ژنەی کە تۆ لەوێدا چاوت پێکەوتووە ئەوە خوشکی منە، ئەم ژنەی منیش خوشکی مێردەکەی ئەوە. پیاوێکی دەوڵەمەند کە بە چڕووکی ناوبانگی دەرکردبوو ڕۆژێک پیاوێکی ماقوڵ ئەبێ بە میوانی خزمەتکارەکە قاوەیان بۆ دێنێت و فنجانێکیش بۆ ئاغا تێئەکا. ئاغا کە ئەیخواتەوە پێ ئەڵێ ئەرێ هەتی و ئەمە چییە؟ ئەم قاوەیە هەم زۆر تاڵە و هەم لە بەر کۆنیش بۆگەنی کردووە. خزمەتکارەکە ئەبزڕکێ نازانێ میوانەکە هەردانیشتووە ئەڵێ ئای بەخوا ئاغا نەمزانی، بەخوا لە بیرم نەبوو، چووم لە قاوەی میوانەکە بۆ جەناب تیشم تێ کرد. کابرایەک بوو پیرۆتی ناوبوو، خاوەنی مەڕ و ماڵات و سامانێکی زۆر بوو، بەڵام لەبەر پیسکەی خواردنی شەو ڕۆژی خۆی و مناڵانی بوو بە ساوەر. ژنەکەی هەرچەندە ئەپارایەوە کە پیاوەکە خوا قبوڵی نییە خۆم و مناڵەکانم وشک هەڵگەڕاوین بە ساوەر خواردن، خوانەی بڕێ دەوڵەتێکی زۆرت هەیە با هیچ نەبێ هەفتەیەک جارێکیش برنجێکمان دەرخواردەی سوێمان بووەوە. پیاوە وتی دایکم ساوەر، باوکم ساوەر، ئافرەت تۆ عەقڵت نییە؟ ساوەر ئاوسێ، پیاو قەڵەوەکە، لەسەر پێشاو زوو دەرەچێ، خواردنی پێغەمبەرانە، قەرەوانەی پڕی شوانانە، گەنمی بەهارەی کوێستانە، بەرداش خۆی لە بەریا ناگرێ،
تەشپی لاوەشی بۆ ئەگرێتەوە، لە زستانە ئاز و خەی ماڵە، لە بەهارە خواردنی مناڵە، لە هاوینا ڕەنگی ئاڵە، لە پاییزا خێری خوایە، لە هەر چوار وەخت بۆمان مایە، جارێکی تر ناوی نایە، خوا یەکە و نەبووە بەدوو، بۆ ساوەرە تۆی دابەشوو. ئافرەتی هەناسە سارد هیچی بۆ نەمایەوە ئەوە نەبێ کە بچێتە لای مەلاکەی دراوسیان و دەردەدڵی خۆی و مناڵەکانی لەلا بکە. وتی مامۆستا چی بکەم؟ خۆم و مناڵەکانم وەختە سوێمان بێتەوە بۆ چێشتێکی برنج، مێردەکەشم ئەو هەموو سامانەی هەیە ئێمەی گرتووەتە ساوەر، لە ساوەر بەو لاوە نابێ شتێکی تر بخۆین، لە ڕێی خوادا بەڵکو چارێکمان بکەی و لەم ڕۆژە ڕەشە ڕزگارمان بێ. مەلا زۆر دڵی پێی سوتاوتی خوشکم بچووە بەڵکو چەندەن کە حەبی سێوی تورش پەیداکەی لەگەڵ چەند هەودایەکی جاڵجاڵۆکە پێکەوە بیزوە و بیدە لە لووتیا ئیتر وازی لێبێنە بۆ من. ژنە چوو بە هەر جۆر بوو چەند ناوکە سێوێکی پەیدا کرد و لەگەڵ جاڵجاڵۆکەدا وەکو مەلاوتی وای لێ کرد. سەیری کرد مێردەکەی لە خۆی بردووە و بێهۆش بوو. ژنەش پرزە بوو هات بۆ لای مەلا. مەلا وتی خەمت نەبێ وازی لێبێنە تا شەوێ. شەوێ مەلا دوو فەقێ ئازای هەبوو، وتی لەگەڵم وەرن. هەرسێکیان چوون کابرایان هەڵگرت و جلەکانیان لەبەرداکەن، کفنیان کرد و بردیان بۆ سەر قەبران، چاڵێکیان بۆ هەڵکەند و خستیانە چاڵەکەوە. مەلا ئەوی پێویست بوو بە فەقێکانی وت. کابرا زۆری پێنەچوو هاتەوە هۆش تەماشای کرد، ئەوا کفنی پێوە پێچراوە لە ناو قەبرایە. وتی ئۆف ڕۆژەکە بوو کە لێیە ترسام. یەکێ لە فەقێیەکان چووە لای سەریەوە وتی چەند خوا هەیە؟ وتی هەر یەک خوا. چییە ناوت؟ وتی قوربان پیرۆت. چییە خواردن؟ وتی نانی هەرزن. شیوی ماڵت چییە بەناو؟ وتی خوانەی بڕێ ساوەر بە ئاو. نابێ برنج لەوێ هەبێ؟ وتی ساوەر هەبێ ئەو نابێ بێ. چی دی نابێ بخۆن ئێوە؟ کابرا وتی قوربان ساوەر بابە، ساوەر داکە، ساوەر ئەبێ برنج نابێ، ساوەر جێگای گشت پیتاکە. فەقێ کوتەکێکی پیا ماڵی وتی ڕۆژی ڕەشت ئاوا ئەبێ. هاتنە وێزەی بە کوتەک دایان گرت. مەلا کە ئەو بە ئەنکیر و مەنکیری ئەزانی وتی هەرکەس ساوەر بخوا لە قەبرا کوتەکاری ئەکرێ و دوای قەبریش ئەخرێتە جەهەنەمەوە. هەر کەسیش برنج و شتی خۆش بخوا لە قەبرا بە باوەشێنی ڕەحمەت باوەشێن ئەکرێ و لە دوای قەبریش ئەچێتە بەهەشتەوە. دەبگرە بخۆ بۆ خۆت. هاتنە وێزەی دەستیان کردەوە بە کوتەکاریکردنی. ئەوەندەیان لێدا تا بێهۆش بووەوە. ئەمجا هەڵیان گرت و هێنایانەوە بۆ ماڵەکەی، کفنەکەیان لەبەرداکەن، جلەکانیان کردەوە بەری و لیاندا ڕۆیشتن. کابرا کە کەوتە بەیانی هاتەوە هۆش، خۆی بە زیندوی بینی قەبر و ئەنکیر و مەنکیرەکە نییە، گەلێ شکری خوای کرد. هەرچەندە هەموو لەشی شیشکا بوو، بەڵام هەر خۆی ڕانەگرت. دەست بەجێ چوو بۆ بازار لە برنج و ڕۆن، لە میوە، لە نوقڵ و نەبات، لە خواردنی خۆش، هەرچی بوو لە بازارڕا هەمووی کڕی و دای بە کۆڵی چەند حەماڵێکا و هاتنەوە بۆ ماڵەوە. ژنەکەی کە ئەمەی چاوپێکەوت هەروە حەپەسا، قەت شتی وای نەدی بوو. وتی پیاوەکە ئەمە چییە؟ پیاوەکە وتی ئافرەت دەنگ مەکە، من بە چاوی خۆم چاوم پێکەوت. هەرکە ساوەر بخوا ئەبێ لەگەڵ ئەوە کوتەک بخوا، دوای ئەوەش ئەبێ بچێتە جەهەنەم. هەر کەسیش خواردنی خۆش بخوا جێگای خۆی و باو با پیری بەهەشتە. تا من ماوم ئیتر ساوەر نایە بەم ماڵەدا، لە خواردنی خۆش بەولاوە هیچی تر ناچێتە سەر زمانی ئەم مناڵانم، جارێکی کە تۆبە لە ساوەر خواردن. حەمەبەگی حاجی ڕەسوڵبەگ گێڕایەوە وتی کابرایەک هەبوو لەو جافەتیە شانەزەریان پێ ئەوت، دۆستێکی هەبوو لە ناو گۆرانەکانە زۆر هاتوچۆی ئەکرد. پێ ئەوت برا تۆ بەری جووت و گاگت بەشت ناکە، من دەسم ئەڕوا لە لای مەحموو پاشا پێ ئێژم بتکاوە سەگەوان لە لای خۆی، هەم ئەوی وە ئێمە هەم نانێکی فرەشت دەست ئەکەوێ.
بە بیانووی ئەم قسەیەوە ئیتر هەموو ڕۆژێک لە ماڵی کابرای گۆرانە بوو. ئێوارێ گاڵۆکی خۆی هەڵەگرت و ئەچووە بۆ ماڵی خۆی لە هۆبەکەیان، بەیانی دیسان ئەهاتەوە. کابرای گۆرانیش لەبەر ئەوە ڕۆژیان کوڵا بوو بەدەست کوردەکانەوە لە بەڵێ بەولاوە و لە نان بۆدانان بەولاوە هیچی تری بۆ نەمابوو. ئەو ساڵە لەسەر چوو کەوتە پاییز، ئێل گەڕایەوە بۆ گەرمیان، کەوتە بەهار، دیسان ئێل سەرە و ژوور بووەوە بۆ کوێستان. کابرا ناسراوێکی تری هەبوو لەو دەشتی شلێرە، بیست بووی کە نەخۆشە. هەر بەدەم کۆچەوە چوو سەرێکی لێدا و بۆ نیوە ڕۆژە لەوێ بوو. پاشان وتی برا وا کۆچ ڕۆیشت، توێ بڕۆم پیا بگەم، لێرەوە سەر پێوە هاتم سەرێکتان لێدەم. ئێمە ئەچین بۆ کوێستان، ئەگەر نەخۆشەکەتان مرد خۆتان خۆش بن، ڕێگام دوورە ناتوانم لە کوێستانەوە بگەڕێمەوە. ئەگەر وە خێر لەو سەرەوە گەڕاینەوە بۆ گەرمیان لا ئەدەم و سەرخۆشیەکی ترتان لێ ئەەکەم، ئیتر وە دوعا. کە گەیشتنە کوێستان دەواریان دامەزراند و جێگیر بوون، پاشان دەستی کردەوە بە هاتو چۆکردن بۆ ماڵی گۆرانەی دۆستی. ئەم جارە ڕۆژێک بە کابرای گۆرانەی وت برا وە پاشام وت بتکاوە سەگەوان، ئەویش فەرمووی خاسە، بەڵام با هەر لە ئێستاوە پێت بێژم، خاسە وا بزانە تۆ وید وە سەگەوان لای پاشا، پاشا مرد تۆ ئیتر سەگەوانێکت نامێنێ، ئەکەویتەوە بارەکەی خۆت. من هەر لە ئێستاوە خەریک ئەوم ئیشێکی ترت بۆ بدۆزمۆ، وە خێر کە ئێل گەڕایەوە بۆ گەرمیان، ئەو وەختە خەوەرت بۆ ئەنێرم، تۆیش بێ بۆ ئەوێ، تۆ بێیت بۆ ماڵی ئێمە، ئیشەکەت پێ ئێژم و یەک دوو ڕۆژ چاوت پێمانەکەوێ و دوای ئەوە ئەگەڕێیتەوە بۆ کوێستان. ئەگەر ئەو وەختە چەرچیش هات بۆ ئێرە و مورگی پێ و تووخوا نەختێ، مورگی کوێستانیش بیرانە بۆ دەزوێنکی ئەو کەنیشکە بێفەڕە بچووکە کە هەر داوا لە دایکی ئەکا. ئیتر ئەم قسەیەش بوو بە پێخۆری ئەو ساڵەیان. کابرای گۆرانەش چاری نەئەمە هەر ئەیوت خوا لە برایەتی و هاوسەری کەمتان نەکا. کابرایەک دۆستێکی هەبوو، بەوە خۆی ئەبردە پێشەوە لە لای کە ئەیوت من زۆر ئازام و باکم لە هیچ نییە. ڕۆژێک ئەم کابرایە لە دزیدا گیرا و خستیانە ژێر ئەشکەنجە و دارکاری. داریوایان لێدا ئەگەر لە بەرازیان بدایە ئەی بۆڕان، کەچی ئەم ورتە لە دەنگی نەئەهاتە دەرەوە. لە پاشایەکی لێی پرسی ئەوە ئەو لێدانە ژانی نەئەکرد، وتی بەرێ وەڵڵا لەوانە بوو گیانم دەرچێ. وتی ئەی بۆچی هاوارت نەکرد؟ وتی ئاگام لێ بوو دۆستەکەم وەستا بوو سەیریە کرد، منیش هەموو جار بەلای ئەوەوە ئەمود ئازام و باکم لە هیچ نییە، لەو لێدانەما هیچ هاوارم نەکرد، بۆ ئەوە وا نەزانێ کە من درۆم کردووە و بۆی دەرکەوێ کە من باکم لە هیچ نییە. لە سولەیمانی لە گەڕەکی سەرکارێزە پیاوێک هەبوو مەحمووی ناوبوو، خوشکێکی هەبوو فاتمی ناوبوو. مەحموو مناڵێکی زۆری بەڕیشەوە بوو، هەر لە بەیانیەوە بۆی ئەکێشان تا ئێوارە بەشی نەکردن. فاتمیش هەر خەریکی ئاوکێشان بوو بۆیان، زۆرتریش کە مەحموو ئەچووەوە شتی ئەبردەوە، تووشی فاتم ئەبوو ئەچوو بۆ ئاو. ڕۆژێک لە کاتی هاتوچۆدا مەحموو لە فاتم ئەپرسێ چۆنی، ئەویش ئەڵێ چۆنم، لەم ماڵەدا خوا لە من و تۆ بەدبەختری دروست نەکردووە، تۆ هەر خەریکی حەماڵی و من هەر خەریکی ئاوکێشی. لە سنە لە مزگەوتی فاروقیە لە سەردەمی مەلاعەلیدا مجەورێکی لێبوو شەل بوو، دەستێکی کوچ بوو، چاوێکی نەبوو، سەرێکی زیرگنی پێوە بوو. میرزا مەهدیەکی مونشی هەبوو، پیاوێکی دەوڵەمەند و خانەدان بوو. زەمان فێری تلیاکێشانی کردبوو، لە ڕێگای تلیاکە هەموو ماڵ و سامانەکەی دۆڕاندە بوو. جێگای نەمابووەوە بۆ ستارگرتن تەنیا مزگەوتی فاروقیە نەبێ، ئەگەر بە سوالکردن و یا بە ڕەشە دزی دووقەرانێکی دەستکەوتایە ئەیدا بە تلیاک. سوچێکی پەنای دیتبووەوە لە حەوشەی مزگەوتەکە، ئەچوو لەوێدا تلیاکەکەی ئەکێشا. لە پاش بینێک مجەورەکە پێی زانی و دەستی کرد بە قسەوتن پێی کە تۆ چۆن لە حەوشی مزگەوتا تلیاک
بەڵام مجەورەکە هەر لە تامیان نەهێشت و هەر ئەیوت تۆ لە مزگەوتە چۆن تلیاک ئەکێشی. میرزا مەهدی ئیتر لە وزەیە نەماوتی ئاغای خادمی شەلی کوێری کوچی کەچەڵ، خوا ئەوەنە میهرەبانی نەکردگە لەگەڵ تۆ وا ئەوەنە تۆ لەسەری ئەەکەی تۆ و مزگەوتەکەی بۆ ئەپارێزی، وازم لێ بێرە با بە دەردی خۆمەوە بتلێمەوە، ئەمە چەس ئەیژی بە کراهە گیریاگی بۆ ئەوە لەسەر خوا بکەی تۆ. حاجی عەزیزی شەرعی خێزانەکەی لەگەڵ یا ڕێنەکەوت، هەر ڕۆژە نەڕۆژێک ئەچووە لای قازی شکاتی لێ کرد. قازیش ئەینارد بە شوێن حاجی عەزیزدا ئەیوت ئەمە چییە؟ حاجی عەزیزیش ئەیوت بڵێم چی قوربان، لە باتی کراسێ دوو کراسی بۆ هەکەم، لە باتی کەوایەک دوان خەڵکی ڕبەیە برنج ئەنێرێتەوە ماڵەوە، من دوو ڕبە ئەنێرمەوە، دراوسێ نیو هۆقە گۆشت ئەنێرێتوە، من هۆقەیەک ئەنێرمەوە، ئیتر چییەوێ؟ قازی پێیوت باشە کەسێک نییە ڕێکتان بخاتەوە، با هەموو ڕۆژێ بەردەرگای مەحکەمە نەگرن. ئەویش لە وەڵامدا وتی قوربان جەنابی قازی، ئەوەی ڕێکی ئەخستینەوە مرد. مچەی حەبێ کشمیش هەبوو لە سولەیمانی نێرەموک بوو، کەوای تاقە و سەڵتەی ماوەتی ڕەشی ئەکرد بەسەرا، پشتێنی پەشم و قۆندەرەی نایابی بەجیڕا، قژەکەی سەری هەر ئەوەندە ڕەش و جوان بوو کە شانەی ئەکرد و ئەڕژایە ناوشانی ئەتوت خەیاتەی خاوە. هەندێ جاریش ئەیهۆنیەوە ئەیکردە بسک، چەفتە و مشکی ڕیشوەداری لول ئەدا بە دەستوری ئەو سەردەمەی سولەیمانی ئەیبەست بەسەرەوە. سمێڵێکی قەفی قەترانی هەبوو لە وسمەی ئەگرت، چاوی ئەڕشت، ڕیشەکەشی هەموو ڕۆژێ لووس و پووس ئەتاشی. پیاوکە چاوی پێئەکەوت ئەیوت ئەمە پاڵەوانێکە لە پاڵەوانەکان. خۆ ئێجگار کە فەقیانەکانی ئەشەکاندەوە بەلەنجەیەکەوە، پیاو ئەیوت ئەمە خەرامانی چینە. هاتوچۆی دیوەخانی پیاوان و ژنانیشی ئەکرد. دەنگێکی ناسکی ژنانەی هەبوو، ئەتوت کچی 14 ساڵە. کە ئەچووە ناو بازار و سەردووکانەکان، پیاوان لی کۆ ئەبوونەوە بە دەنگە ناسکەکەی ئەیوت ئەیە ڕۆ لاچۆ بچۆ بەولاوە. کە ئەچووە ناو ژنان، دەنگی خۆی ئەکرد بە وەکو پیاو، بەڵام لی نەئەهات. ژنان هەموو ئەیان ناسی بەبێ پەردە ئەچووە ژوورەوە. هەموو ماڵە گەورەکان ئەگەڕا. ژنان ئەیان ویست گاڵتەی لەگەڵ بکەن لی کۆ ئەبوونەوە، لە ئەوەڵەوە ئەو بە دەنگی وەکو دەنگی پیاو ئەچووە مەیدانەوە. بەڵام لەبەر ئەوە کە درۆ بوو، ئەچووەوە سەر دەنگە ڕاستیەکەی خۆی. ئەوانیش دەرپێکەیان دا ئەکەن، ئیتر بە تەواوی ئەکەوتە سەر قسەی ژنانە. خۆی ئەیوت کچێ ئەیە ڕۆ مەکە لاچۆ بچۆ بەولاوە. ژنان و پیاوانی ئەو سەردەمەی سولەیمانی بۆ ژیان و گوزەرانی هەموو یارمەتیەکیان ئەدا. ئەویش بە ژیان و ڕابواردنێکی پاک و پوخت ڕای ئەبوارد، چونکە لە ناو ژنانە بۆنی پیاوی لێ ئەهات و لە ناو پیاوانیش بۆنی ژنانی لێ ئەهات. بەم بۆنەوە نانی کەوتە بۆ ڕۆنەوە، و یا بە کوردیتر وەکو مەسەلە کوردیەکەی لێ هاتبوو. ئەمجا کە ئەمری خوای کرد، نازانم باجی مەریەم شۆردی، یا مەلا غەفوری مزگەوتی ناو بازار، یا خەلیلی لای حاجی تۆفیقی پیرەمێرد، چونکە خەلیلیش وەکو مچە نێرەموک بوو. ئەمە لە مەلاکان بپرسە. جاران بەینە نابینێک یەکێک ڕاست ئەبووەوە، یا داوای خوایی ئەکرد یا داوای پێغەمبەریەتی. وەکو ئەوە کە ئەڵێ جارێک لەو خوارە کابرایەک پەیدا بوو داوای خوایی کرد. گرتیان و بردیانە لای خەلیفە، وتی ئەمە چییە هەر ڕۆژی یەکێک سەر ڕاست دەکاتەوە ئەڵێ من خواوە یا پێغەمبەرم؟ ئەی ئێمە چین؟ ئێمە خوددان و خوای سەرزەوین، ئیتر ئەمانەی ترچین. ڕووی کردە کابرا و پێیوت نازانم ئەم هەمووە چییە؟ ئەوە پاریژ یەکێ پەیدا بوو داوای پێغەمبەریە کرد، وتم بیکوژن. کابراش کە دیعایەی خواییە کرد لەوێدا وتی چاکت کرد قوربان، من هیچ ئاگام لە ناردنی ئەو نەبووە.
هەروەها یەکێکی تریش پەیدا بوو داوای پێغەمبەری ئەکرد ئەویشان گرت و بردیانە لای خەلیفە وتی تۆ پێغەمبەری؟ وتی بەڵێ. وتی مۆجیزەت چییە؟ ئەوەی دیعای پێغەمبەرێتی ئەکرد وتی مۆجیزەیەکی زۆر ئاشکرام هەیە. خەلیفە دڵی ڕاچەنی و وتی چییە؟ پێیوت ئەوەیە کە ئەزانم چیتان لە دڵایە. وتی چیمان لە دڵایە؟ وتی ئەوەیە کە هەمووتان ئێستا ئەڵێن من درۆکەم. خەلیفە دەستی کرد بە پێکەنین و بەرەڵای کرد. جارێکی تر کابرایەکی تر داوای پێغەمبەرێتی کرد گرتیان و بردیانە لای خەلیفە. خەلیفە وتی ئەمە لە برسا شێت بووە و لە چڵکە هار بووە. بیبەن لە ئاشخانەی بارەگا بیگرنە گۆشت و ڕۆن و بیبەنە حەمام بیشۆن و جلی پاک و پوختی لەبەرکەن چاک ئەبێتەوە. بردیان وەکو خەلیفە وتی وایان لێ کرد. لە پاش ماوەیەک خەلیفە بانگی کردەوە پێیوت ئێستاش جوبرەئیل دێت بەلاتەوە چیت بۆ دێنێ؟ کابرا وتی بەڵێ. وتی چییە؟ وتی ئەڵێ شوێنێکی چاکت دەستکەوتووە. هیچ پێغەمبەرێک هەرگیز ئەم خۆشی و ناز و نیعمەتەی دەست نەکەوتووە نەکەی بەجێی بێڵی. خەلیفە وتی دە باشە بۆ خۆت هەر بخۆ. ئەم شارە زورەی ئێستا ئەوسا هەمووی قامی شەڵان و چقڵ بوو. زۆر کەم ئاوەدانی تێدا هەبوو. بە تایبەتی لەبەر ئەوە کە ڕێبازی جاف بوو ئاوەدانی هەڵناگرت. لە نزیکی بێستان سوورەوە ڕووباری هەبوو لە تەپی سەفاوە بەسەر ڕووبارەدا ئەهات بۆ بێستان سوور. مارێک لەسەر ئەو ڕێگایەدا پەیدا بوو ڕێگاکەی گرتبوو نەی ئەهێشت کەس بەو ڕێگایەدا هاتو چۆ بکە. تەنانەت سواری ئەگێڕایەوە دواوە. زیاتر لە 2 مانگ ئەو ڕێگایی بەستە بوو. بەڕێکەوت جارێک 2 کەسی ناشارەزا بە حاڵی ئەو مارە بەو ڕێگایەدا ئەڕۆن. مارەکە لەو کاتەدا لە چەقی ڕێگاکەی ئەوانە لەسەر ڕووبارەکە ئاوە خواتەوە ئەو 2 کەسە بۆیان ڕێ ئەکەوێ مارەکە ئەکوژن. لە ڕۆژی دواییدا لە بێستان سوور بڵاو ئەبێتەوە کە مارەکە کوژراوە. پیاوێک لە دێکەدا هەبوو مینەی ناوبوو کوڕوکاڵ سەریان ئەخستە سەری کە تۆ مارەکەت کوشتووە. ئەویش وتی نا هەر وازیان لێ نەئەهێنا. ئاخرەکەی کابرا لە خۆی کەوتە شکەوە وتی ئەو عالەمە هەموویان ئەڵێن تۆ کوشتوتە کەواتە ڕەنگ بێ من کوشت بێتم. وتی بەڵێ من کوشتومە. ئەمجا مینەیان هەڵگرت و چوون بۆ سەیری مار نەبوو ئەژدیها بوو. مینە کە چاوی بە مار کەوت لە خۆی بوردەوە و لە هۆش خۆی چوو. ماریش ئەوە تۆپیوە بە هەر جۆر بوو مینەیان هێنایەوە هۆش خۆی. ئەویش بوو بە قسەی خۆیەوە هەر ئەیوت من کوشتومە. 2 کتێب لە ناو فەقێیانە باوی هەبوو ئەخوێنرا. یەکێکیان ئەواملیان پێ ئەوت ئەوی تریان جەمع جەوامع. ئەو کەسەی کە سەرەتا ئەچووە فەقێیەتی دەستیە کرد بە ئەوامل و ئەوەی ئەخوێن. ئەوەش کە لە فەقێیەتی ئەبووەوە هەموو عیلمەکانی ئەخوێن دەستی ئەکرد بە جەمع جەوامع. معنای وایە ئەم 2 کتێبە تەقریبەن ئەم سەر و ئەو سەری خوێندنی فەقێیەتیە. شێخ عەلی پەڕۆ هەبوو لە سولەیمانی مەلایەکی وا نەبوو. شێخ بابە عەلی تەکیەیی هەموو جار ئەیوت شێخ عەلی ئەوامل و جەمع جەوامع وەکو یەک ئەزانێ. شێخ عەلی ئەمەی زۆر پێخۆش بوو. لای ئەووا بوو یعنی چۆن ئەواملی بەلاوە ئاسانە بۆ زانینەکەی جەمع جەوامعیشی بەلاوە ئاوایە و بەباشی ئەیزانێ. بەڵام بە پێچەوانەوە مەبەستی شێخ بابە عەلی ئەوە نەبوو. مەبەستی ئەوە بوو کە چۆن ئەوامل بەو ئاسانیە نازانێ جەمع جەوامعیش هەروەها نازانێ. لە نەزانینیە هەروەکو یەک وایە نەک لە زانینیە. شێخ بابە عەلی تەکیەیی زیاتر لە 80 ساڵ عمری کردبوو. یەکێک بوو لە عالمە هەرە گەورەکانی سولەیمانی. لە بن دەست ئەمەشەوە لە نوکتە و قسەی نەستەقدا هەر یەکێک بوو لە نوکتە بێژەکانی سولەیمانی. جارێکیان وتی ئێوە وا ئەزانن کە من پیر بووم و گوڕی زەمانی جوانیم نەماوە؟ وتیان چۆن یا شێخ؟ وتی
ئێمە لە تەکیە لە تەنیشت ماڵەکەمانەوە بەردێکی گەورە هەبوو. ئەو سەردەمەکە مناڵ بووم دەستم دایە بۆم ناجوڵە. کە بووم بە گەنج و هەڕەتی هەرزەکاری هەردەستم دایە بۆم نەجوڵە. ئێستا کە ئێوە ئەڵێن پیر بووم هەردەستی ئەدەمێ کەچی دیسان بۆم ناجوڵێ. کەواتە دەوری مناڵی و گەنجی و پیریم وەکو یەک وایە و هیچ فەرقی نەکردووە. شێخ ڕەزای تاڵەبانی لەگەڵ وەسمان پاشای جاافدا سەر و سەودای هەبوو. هەموو جار هاتوچۆی ئەکرد. هەروەها لەگەڵ خانمی وەسمان پاشادا ئەو ناسراویەی هەبوو. ڕۆژێک شێخ ڕەزا بە وەسمان پاشا ئەڵێ پاشا تۆ ئەرکێکی زۆری عەشیرەتی جافت بەسەرەوەیە. ئەم عەشیرەتە گەورەیە ئیدارەی ئەوێ. ئەم دیوەخان و دەواری 12 هەستونیە ئیدارەیەکی تری ئەوێ. تۆ خۆتت کەنار گرتووە خانم ئیدارەی عەشرەتەکە ئەکا. حەقیقەت سەر و کاری دیوەخان و میوان و میوانداریش ئەکا. بەڵام ئەمە بۆ ئەو ئەرکێکە زیاد لە تاقەت. خواش قبوڵی نییە. خانەدان و بنەماڵی بەناوبانگ زۆرە لەم کوردەواریە. ئەتوانی ژنێکی تر لە یەکێک لەو خانەدانانە بێنی ئەو سەرکاری دیوەخان و میوانان بکە خانمیش یەکچاو ببێتەوە بۆ عەشرەتداریەکە و ئیدارەی ئەم تۆپی جافە. شێخ بەم جۆرە دڵی وەسمان پاشا کرمێ ئەکا. ئەم قسەیە ئەگاتەوە بە خانم لە شێخ ڕەزا تووڕە ئەبێت و ئەنێرێ ئەیهێنن. پێی ئەڵێ شێخ ڕەزا تۆ چۆن قسەی واد لە لای پاشا کردووە؟ گوایە من کە عادیلە بم و لە بنەماڵە گەورەکانی سنە بم وەکو ئیدارەی عەشرەتداریم پێ ئەکرێ ئیدارەی دیوەخان و میوانداریم پێ ناکرێ؟ شێخ ڕەزا ئەڵێ خانم من قسەی وام نەکردووە و بە درۆ ئەمەیان بۆ هەڵبەستوم. خانم ئەڵێ چۆن؟ لەوانەیە من ئەمەم لە ناوچاو پاشاشەوە خوێندووەتەوە. شێخ ڕەزا ئەڵێ ئەمەی پێ ناوێ لەگەڵ پاشادا ڕوبەڕوومان بکەرەوە. ئەگەر من قسەی وام کردبوو ئەو وەختە تۆ حەقی گلەیت هەیە و ئەتوانی ئەوی لە دەستت دێ بەرامبەر بە من بیکەی. خانم ئەڵێ باشە. خانم بۆ سبەینێ کۆڕێکی سێقۆڵی بۆ خۆی و شێخ ڕەزا و وەسمان پاشا ڕێک ئەخا و سێ بە سێدا ئەنیشن. خانم ئەڵێ شێخ ڕەزا ئەوە تۆ و ئەوە وەسمان پاشا فەرموو قسەکانی خۆت بگێڕەوە. ئەڵێ قسەی چی؟ ئەڵێ ئەو قسانە کە هانی پاشا ئەدەی ژنی تر بێنێ. ئەڵێ خانم ژنی تری چی؟ ئەوە پاشا خۆی بەڕوەوەیە و ئەوە تۆیش دانیشتووی. پاشا وەکو لە ناو چاویا خوێندبوومەوە لەبەر ئەوە کە تۆ ئەرکێکی زۆرت بەسەرەوەیە ژنێکی تر بێنێ ئەو خەریکی دیوەخان و میوانداری بێ تۆش سەرکاری عەشرەتەکە بکەی. منیش وتم پاشا شتی وامەکە. هەوێ لە بەینی یەکا ڕێ ناکەون. ئەوی بە خانم ئەکرێ بە کەسی تر ناکرێ. ئەگەر ژنێکی تر دێنیت وەکو تۆپی مناڵانت لێ دێ بەدەستیانەوە. ئەو فرێت ئەدا بۆ ئەو بۆ ئەو. ئەگەر دوو ژنی تر دێنی وەکو مەنجەڵی سێ کوچکەی ئاگردانت لێ دێ. هەر ئەبێت دەست بکەی بە کوڵان و جۆشدان بەسەریانەوە و هیچ چیشت لەدەست نایە. ئەگەر سێ ژنی تر دێنی وەکو چوار گورێسی دەوارت لێ دێ. هەر یەکە بەلایەکدا ڕات ئەکێشن و تۆش لەو ناوەدا پرزت ئەبڕێ. خانم من ئەمەم وتووە. خانم ڕەنگێکی سوور و گەشی هەڵێنایەوە و هەر لەو وەختەدا بانگی کرد خەڵاتێکی باشیان بۆ شێخ ڕەزا هێنا وتی لە بڕوێش و کەشک و دوای نەش بارکەن با شێخ ڕەزا بینێرێتەوە بۆ مناڵەکانی. وتی یا شێخ هەموو جار هەر قسەی وا بکە. وتی چۆنی ناکەم خانم ئەمە لەم لاوە خانم وە. لەو لاوە وەسمان پاشا ڕەنگ لە ڕوویە پەڕی وتی خوا بتگرێ شێخ ڕەزا تۆ کەی بەلای منەوە وادوت. تۆ خۆتت ڕزگار کرد و منت توش کرد. شێخ ڕەزا وتی وەسمان پاشا تۆ هیچت لەدەست نابێتەوە هەموو شت هەر لایەقی خانمە. بەخواسا هەموو جار هەر قسەی وای بۆ ئەەکەم جا تۆیش کەیفی خۆتە. ساڵی 1923 سەید عەبدولعەزیزی شێخ الئیسلامی سنە سەرهەنگ ئەحمەد خانێکی حاکمی ئەو وڵاتە دووری ئەخاتەوە و ئەینێرێ بۆ هەمەدان.
ئەگاتە قڕوا لەم لاوە بۆی تێئەکەون ئەو دوورخستنەوەی لا ئەبرێ و شێخ الئیسلام ئەگەڕێتەوە سنە. مەلا فەیزوڵڵایەک هەبوو شاعیر بوو، شعری بۆ پیاوە گەورەکان دائەنا شتیان ئەدایە. بەهۆی گەڕانەوەی شێخ الئیسلام پارچە شعرێکی فارسی سەرسەلامەتی شێخ الئیسلام و گەڕانەوەی دائەنێ و ئەچێ لە دیوەخانە بۆی ئەخوێنێتەوە. مەفهومی شعرەکانی ئەوە ئەبێکە لە پاش سەرسەلامەتیت نەزرم کردووە لەسەر خۆم کە تۆ قسەی خۆشم لەگەڵا بکەیت و بەهۆی گەڕانەوەشت زیافەتێک بکەیت بۆ ئەو عالەمە و منیش بانگ بکەیت. ئاغای نیزام الئیسلام هەموو جار قسەی خۆشم لەگەڵ ئەکات و ئەم دوێنێ بۆ ئەوە شت نییە. ئەمجا شێخ الئیسلام دەسەکە بە قسەکردن لەگەڵ یا ئەڵێ مەلا فەیزوڵڵاه فرە خاسی شکر ئەحواڵتان چۆنە؟ ئەوە بۆچە سەرمان لێ نادەی؟ من گجارێ تۆم بە دڵا تێ خۆشتم گەرەکە حەزەکەم جارجار دەرکەفی. مەلا فەیزوڵڵاه ئەڵێ شاشا ئەوەی پوڵی تێناچێ ئەیکا وەلێ ئەوەی پوڵی تێئەچێ ناکە فێتە قەرەی. شێخ الئیسلام و دانیشتوانی مەجلیس هەموو دەست ئەکەن بە پێکەنین. شێخ الئیسلام ئەڵێ نەزرەکەی تری چت ئەکەین؟ هەر لەوێدا ئەمرەکە پارەیەکی باشی ئەدەنێ داوەتێکی گەورەش ئەکا و مەلا فەیزوڵڵاش ئەچێتە ناویەوە ئەڵێ ئاغای شێخ الئیسلام ئاوا ئەوێ. پیاوێک لەو سەرە تاریکە شەو بوو، ڕێبوار بوو، ڕێگاکەی لێ تێکچوو، سەری لێ تێکچوو پاشان مانگ هەڵاتە بوو بە مانگە شەو ڕێگاکەی دۆزیەوە. ئەمجا ڕووی کردە مانگەکە وتی نازانم چی بڵێم. ئەگەر ئەڵێم خوا نورانیت کا نورانیت، ئەگەر ئەڵێم خوا جوانت کا جوانی، ئەگەر ئەڵێم خوا عمرت درێژ کا عمرت درێژە، کەواتە هەر ئەوە ئەڵێم ئەی لە دەورت گەڕێم خەپ لەی ئاسمان. لە ڕاوێژی زمانی عەرەبیدا هەندێک شت هەیە نەنێرە نەمێیە نەنێرەمووکە کەچی بە ناوی مێشەوە بیستراوە، وەکو ئەڕڵ و قەوس و ئەرنەب و نار و زۆر شتی تریش. ناچار بەمانەیان وتووە موئەنەسی سەماعی. ئەم جۆرە ڕاوێژە لە زمانی کوردیدا نییە، بەڵام ڕەحمەتیەکە لەم ڕووەوە شتێکی ئەفەرموو ئەی فەرموو ئەو پیاوەی کە لەسەر قسەی ژن بجوڵێتەوە و هەر بە قسەی ئەو بکا ئەوە ئەو پیاوە لە زمانی کوردیدا پێی ئەڵێن موئەنەسی سەماعی. هەروەها ژنێکیش کە سواری قسەی خۆی بێ و هیچ گوێ بە مێردەکەی نەدا ئەوە ئەو ژنەش لە زمانی کوردیدا پێی ئەڵێن مزەکەری سەماعی. ڕەحمەتیەکە فەرهەنگێکی هەبوو، لەو فەرهەنگەیە گەلێشتی باس کرده بوو. ڕشتەی مرواری قەیدی چییە؟ با باسی هەندێکی بکە. خۆ قوفڵی کەعبە کەچ نابێ. ئەو ئەفەرموێ قورآن النەحسەین ئەوەیە کە دوو سەرخۆشی ڕیژدار ماچی یەکتر بکەن. عەربەدە نوێژێکە لە گۆڕی سەرخۆشانە بکرێ. پاڵەوان عاقڵێکە لە ناو سەرخۆشانە دابنیشێ. بەرات ئەوەیە کە لە وەختی سەرخۆشیدا وعدەی پێی بدا، بەڵام کە هاتەوە هۆشخۆی نەیدا و پەشیمان بێتەوە. فزوڵی ئەو کەسەیە کە لای دامە و تاوڵە دانیشێ و یەکێ لە دوو کەسەکە فێر ئەکا. زوڵقەرنەین ئەوەیە کە دوو ژنی هەبێ. مودەبیر ئەو کەسەیە کە مەسارفی لە دەرامەتی زیاتر بێ. ڕیش تەزبیحی دەستی ئەو کەسانەیە کە ئەچنە دەرباری فکرەوە. ڕوڕەش ئەو کەسەیە کە یەکەم جار تووشی یارەکەی ئەبێ و حیتەکەی لوت بەرز ناکاتەوە. ماڵوێران ئەو کەسەیە کە ژنی دەستەمۆی لە ماڵا هەبێ. بازاڕی وەستای جنێوە. هۆنەر قسە دزە. معجزە ئەو کەسەیە کە لە لای دامە و شەترەنج و شتەدا ئەنیشێ ڕاستیەکەی ئەزانێ و ناشێڵێ. ئەلتەقاو لیساکنین دوو فەقێن لە حوجرەیەکدا. ڕەمەزان واتە بە هیوای بەهەشت چوونە ناو جەحەنەمەوە. سوێن پێخۆری درۆیە. عەرزەفوت ئەو کەسەیە شەعری خۆی ئەخوێنێتەوە و سەری بۆ ئەلەقێنێ. ڕاستگۆ دوژمنی هەموو کەسێکە. بێگوناح
ئەو کەسەیە کە کەوتبێتە ژێردەسی سەرتاشی ناشیەوە. نادر ژنێکە کە قسەی بەڕێوجێ بکە. بەدبەخت جوانێکە کە ژنی پیری هەبێ. پێوڵەت پیرێکە کە ژنی جوانی هەبێ. زەبانیە سەرتاشی ڕیژدارە. زەقوم ئەو پارەیەیە کە ئەیدەیتێ. مەلا ئیزرائیلی مناڵانە. دیق و دەرد واتە هاوڕێی خراپ. بەرەگدووری چاک ئەو بەرەگدوورەیە کە جلەکە بە ئەندازە نەدوورێ. تەوقی لەعنەت ئەو زاوایەیە کە هەر لە ماڵا بێ. زیرەکی تەواو ئەو کەسەیە کە شعر بنووسێتەوە و بیخوێنێتەوە و هیچی لێ تێنەگا. داما و پیرەژنێکە کەسێک بۆ ئیشێکی خێر لای لێ نەکاتەوە. نمایشگا کۆڕی سەرخۆشانە. خەناق میوانی دایمیە. نووستن زڵیا و پڵیاوی هەژارانە. خرخاڵ ئەنگوستیلەی پێیە. دوعای خێر ئیحسانی هەرزانە. ژێرکراس مەحرەمی دایمیە. ئومێد کەشکۆڵی بێنەوایانە. شەونم فرمێسکی چاوی شەوە. مامان دەرکەوانی دوابڕاوەکەیە. چاو دەروازەی دڵە. حاجی لەقلەق ماڵاوایی زستانە. گۆڕەوشار بندەستی پیرەژنە. بانگبێژ جارچی خوایە و دوژمنی خەوە. پشت ملپان گێلە. وریابە دەست نەبەی بۆ پشت ملی خۆت. لە باخێ گوڵێک. مەلا هەمزەی کوڕی موحەممەد سەرەتا لە گوندی دەمەرقوس هاتوۆتە دنیاوە. ئەم گوندە بەرقەزای شاخی هەکاری وڵاتی نۆدیز و لە عەشرەتی خانی لە لیوای وان لە وڵاتی تورکیایە. ئەم پیاوە یەکێک بووە لە زانە پایە بەرزەکانی ئەو وڵاتە. هەموو وڵاتی کوردەواری بە سۆران و بۆتانەوە لەو سنوورانەدا گەڕاوە بۆ خوێندن و لە گوڵی زانایی هەر مزگەوت و هەر عالمێک شیرەیەکی شیرینی وەرگرتووە. جگە لە پایەی زانایی ئاینیەکەی شارەزاییەکی تەواوی هەیە لەبارەی کورد و عەشایری کوردەوە. لە شێوەی سۆرانیدا بە پوختی قسەکە و ئیمام و خەتیب و مدەڕیسە لە یەکێ لە مزگەوتە ئەهلیەکانی ناوشاری زاخۆ. دوو کوڕی هەیە. ئەم کاتە تەمەنی لە دەوری 80 ساڵیدا ئەبوو. لە ڕۆژی 1973 لەژێر خێوەتەکەدا لە حاجی هۆمەران پێکەوە دانیشت بووین گەلێ سەرگوزەشتی ڕابردووی بۆ گێڕامەوە. یەکێک لەوانە ئەم کارە ساتەی خوارەوەیە کە بەرامبەر بە ڕەوڕەوەی مێژوو ڕێکەوتێکی سەیرە. پێیوتم لەو گوندی دەمەرقوسە بنەماڵەیەک هەیە بە میراتی بە تەمەن درێژی هاتوون. پیاوێک هەیە میرخانی ناوە. ژنێکی هەیە عەجەی ناوە. نازانم ئێستا ماون یا نەماون چونکە زۆر لە مێژە من لەوێ دەرچووم. ئەمانە نەتەوە و بەرەیەکی زۆریان لێکەوتوتەوە. ناتوانم بڵێم تەنیا ئەوان بوون بە گوندێکی سربەخۆ. عەجە دەست نوێژی لە 21 کەس لەوانە ناشکێ. ئەو سەردەمە کە من چاوم پێیان کەوتبوو هەموو مابوون. ئەمانەش بەم جۆرە. دوویان باوکو و باپیری مێردەکەی. دوو کوڕی خۆی 4 دانە زاوە. دوویان مێردی. دوو کچی مێردەکەی خۆی بوون کە لە ژنی تر بوو بوون. دووشیان کوڕی زڕ کوڕەکانی بوون. دووشیان یەکێکیان کوڕی کوڕەکەی بوو یەکێکیان کوڕی کچەکەی. 6 کوڕ و خوشکەزای شیری 3 لەمانە خۆی شیری دابوونێ. 3 تریان ژنی پێشووی مێردەکەی میرخان شیری دابوونێ کە ئەو ژنە و ئەم واتە عەجە خوشکی شیری یەک بوون. یعنی پیاوێک شیری دابوو بەمانە. ئەمانە هەموو مابوون و پیاو بوون. تا ئەم شوێنە ئاگداریەکەی مەلا هەمزە بوو. منیش بەم هۆیەوە شتێکی مێژوویم کەوتەوە بیر. هەرچەندە ئاشنایەتی بە کوردەوە نییە بەڵام شتێکی مێژووی و عاجبایەتیە بۆ زانیاری بێکەڵک نییە. ئەوەندە هەیە من هی عەجەم
بەلاوە ڕووداوێکی سەیرترە. ئەوەش ئەوەیە کە عاتکە کچی یەزیدی کوڕی مەعاویەی کوڕی ئەبوو سوفیان دایکی یەزیدی کوڕی عەبدولمەلیکی کوڕی مەروان بوو. لە یەک کاتە حرام بوو لە 11 کەس لە خەلیفەکانی ئومەوی کە ئەو 11 کەسەی لە ژیانیا چاوپێکەوت ئەوانیش: یەکەم یەزیدی باوکی، 2 مەعاویەی باپیری، 3 مەروانی باوکی عەبدولمەلیک کە ئەم ژنی عەبدولمەلیک بوو مەروان ئەبێ بە خەزووری، 4 وەلیدی کوڕی عەبدولمەلیک، 5 سلێمانی کوڕی عەبدولمەلیک، 6 هوشامی کوڕی عەبدولمەلیک کە ئەم سێیە هەنەزای بوون، 7 وەلیدی کوڕی یەزیدی کوڕی خۆی کە وەلید ئەبێتە کوڕەزای، 8 یەزیدی کوڕی وەلیدی کوڕی عەبدولمەلیک، 9 ئیبراهیمی کوڕی مەروانی کوڕی وەلیدی کوڕی عەبدولمەلیک کە ئەم ئیبراهیمەش کوڕی هەنەزای بوو، 10 یەزیدی کوڕی عەبدولمەلیک کە ئەم یەزیدە کوڕی خۆی بوو، 11 معاویەی برای خۆی کە ئەکاتە مەعاویەی کوڕی ئەبوو سوفیان. لەمەوە ئەوە دەرئەکەوێت کە عاتکە خەلافەتی 12 کەسی لە ئومەوی دیوە. یەکێکیان کە عەبدولمەلیک کوڕی مەروانە مێردی خۆی بووە و ئەوانی تر بەهۆی نەسەب و ژن و ژنخوازیەوە لێی حرام بوون و دەستنوێژی لێیان نەشکاوە. ژنێک کچێکی هەبوو مێردی کرد، ئەو شەوە کە بیگوێزنەوە ئەو قسانەی لەگەڵ کرد و وتی: کچم، ئەو ماڵەی کە چاوت تێیدا پشکوت کە بە ناز لە ناویا گەورە بوویت، کە بە تیلی خۆشویستنی باوک و دایک گەشت کرد، ئەوە ئێستا بەجێی دێڵی. ئەبی بە هاوسەری کەسێک دوور نییە تا ئێستا یەکتریتان نەدیبێ، هۆگریتان پێکەوە نەبوو بێ. ئەبی بە هاوسەری یەکێک کە پێکەوە ڕانەهاتوون، ئەبێ ببی بە کارەکەرێک بۆی تا ئەویش ببێ بە خزمەتکارێک بۆت. ئەچیتە ماڵێک نەدەنگی باوکی تێدایە نەهی دایک، بە پارێزەوە پێی تیادا ئەنێی هەر هەنگاوێکت سڵەمانەوەیەکە. کچم، ئەگەر بتەوێ لەم ژیانە تازەیەتدا بەرخوردار بی، ئەم ئامۆژگاریانەی من بکە بە گوارەی گوێت بۆ ئەوە هەموو ئەو ژیانە تازەیەت وەکو گوڵی تازەی بەهار گەش و تێراو بێ. بە قنیات بە، چیت هاتە بەردەست پێی ڕازی بە، مێردت هاتەوە بە ڕوویەکی خۆشەوە بچۆ بە پیریەوە. ئەگەر شتێکی هێنایەوە و دای بەدەستەوە باکەمیش بێ، وای لێوەربگرە و بە جۆرێ لە ڕووی ئەوە پێت خۆش بێ کە تۆ هەرگیز شتی وا خۆش و جوانت نەدیوە. ئەگەر شتێکی هێنایەوە و دای بەدەستەوە باکەمیش بێ، وای لێوەربگرە و بە جۆرێ لە ڕووی ئەودا پێت خۆش بێ کە تۆ هەرگیز شتی وا خۆش و جوانت نەدیوە. با لە ماڵی باوکیشدا ئەو شتت زۆر دیبێ، قسەی لەگوێ بگرە و چەلەحانەی لەگەڵ مەکە. سەیری ئەو شوێنە بکە کە ئەو سەیری ئەکا، ئاگداری ئەو شوێنە بە کە ئەو بۆنی ئەکا، چونکە ئەو شوێنە ئەگەر پیس و پۆخەڵ بوو تۆی لە بەرچاو ئەکەوێ. ئەگەر بۆنی ناخۆشی کرد لوتت پیا نایەنێ. پیاو حەز لە شوێنی پاک و خۆشەکە. ئاگداری وەختی خواردن و نووستنی بە، لە وەختی خۆیان نانی بۆ دانێ و لە وەختی خۆیان بینوێنە، چونکە برسێتی نانی هاری بەدەمەوەیە و بێخەوی ئاگری تووڕەیی و غەزەبی تیژ ئەکا. ئاگداری ماڵی بە و ئاگداری مناڵی بە، کە ماڵیت بە خۆڕایی دۆڕان خۆت بێماڵ ئەبی، کە بێ ئاگا بووی لە مناڵی وەقار و سەنگینی ئەو پیاوە نامێنی، کە هی ئەو نەما تۆ سووک ئەبی. پەروەردەی مناڵ بەدەست دایکە نەک باوە. بێ قسەی مەکە، نهێنیەکی کە هەبوو ئاشکرای مەکە، چونکە ئەگەر بێ قسەی بکەی ئەو جا دڵی لێت پڕ ئەبێ. ئەگەر نهێنیەکەی ئاشکرا بکەی ئەمین مەبەلەوە کە تۆڵەت لێ نەکاتەوە. خۆشی و ناخۆشی ئەو خۆت هەردووکی کلیلەکەی لە دەستی تۆدایە. پیاوێکیش ئامۆژگاری کوڕەکەی ئەکرد و پێی ئەوێت: ڕۆڵە کە ویستت ژن بێنی زوو بێهێنە، با پێکەوە پیر ببن و مناڵیشتان ببێ بە سوار لە دواتانەوە. تۆ پیر و ئەو جوان لە ئاخر عومرا ڕێناکەون. خزم باشترە لە بێگانە، هەموو جار قسەی خۆشی لەگەڵا بکە،
بیر و ڕای وەربگرە مەرجیش نییە بە گوێی بکەی لە بەرچاوی خەڵکەوە بەدەمی پێکەنین و بە چاوی بەرزەوە سەیری بکە ئەو ژنەی کە ئەیهێنی ئەگەر لە عمری 16 تا 24 بوو زیاد لە ئەندازە مەچۆرە لای چونکە ڕەنگ بێت تۆ لە هەوڵەوە برسیبی ئاگاد لە خۆت نەبێ بەڵام لە پاش ماوەیەک تۆوا نامێنیت و بۆ تێر ناکرێ ئەویش بە ئاوەدانیەکی تر فێر بووە لەوانەیە بۆت زەوت نەکرێ ئیشی وا مەکە ئابڕووی هەردوو لاتان بڕوە هەر جارە کە شتێک ئەبینی بۆی بێنە و بە ڕوویەکی خۆشەوە بیدەرێ بڵێ ئەمەم بۆ تۆ و لەبەر تۆ هێناوە. مەلا تۆفیقی عەتار ئامۆژگاری حەمەی کوڕی خۆی ئەکرد ئەیوێت ڕۆڵە خواردن مەکە بەسەر خواردنە بەڕۆیشتنا کە هیلاک بووی دانیشە بە تێری مەچۆرە حەمام مەچۆرە لای پیرەژن لەسەر تێری مەچۆرە لای ژن هیچ نەبێ هەفتەیەک جارێک بەڕشانەوە مەعیدەی خۆت پاک بکەرەوە میوە تا نەگات مەیخۆ باشوورمە زۆر مەخۆ کە نیوە ڕۆژەت کرد بەسەریا بخەوە کە شێوت کرد بەسەریا بگەڕێ کە نووستی بەسەر لای چەپا بخەوە زیاتر لە شەو بەسەر لای ڕاستە مەخەوە تا برسیت نەبێ نان مەخۆ کە هێشتا دڵت ئەبا دەست هەڵبگرە کە تێرت لە شتێک خوارد شوێن چاوت مەکەوە کە پێت ئەڵێ ئەوەشی هەر لێ بخۆ واتە چاوت دڵی لەو شتە ئەچێ بە شەو کە ویستت بنووی لە پێشا بچوەرە سەر ئاودەست ئیشت بەو چوونە هەبێ یا نەبێ شتی گەرم مەخۆ ماست و ماستا و زۆر بە کەڵکە بۆ لەش دەستور بۆ لەش حوقنە وەکو ئاو وایە بۆ دار. ئەم قسەیەش بۆ قازیەکان بەو پیری شەوکێڵە هەر کامێکتان نەیزانن لە قازیەتیتان ئەخەم جاوریای خۆتان بن دوو پیا و هەر یەکێکیان دایکی ئەوی کەیانی هێنا و هەر یەکە لەو ژنانە کوڕێکیان بوو ئەو کوڕانە ئەبن بە چیەک. بۆ مێژوو یەکەم کەس لە وڵاتی سۆراندا کە هۆنراوەی لە شێوەی هەورامیەوە خستە ناو شێوەی موکری نالی بوو. یەکەم کەس کە مەقاماتی کوردی خستە سەر قەوانی گرامافۆن سەید عەلی ئەزغەری کوردستانی و پاشان کاوێساغای شەقڵاوا و حەمدیەفەنی چایچی بوو لە سولەیمانی. یەکەم خانوویەک کە لەسەر شێوەی تازە دروستکرا لە سولەیمانی ئەو خانووە بوو کە ماوەیە کرا بە ئیدارەخانەی زانکۆی سولەیمانی. لە ساڵی 1935 دەستی پێکرا پاش ئەو ماڵی حاجی برایماغای خەفاف و ماڵی حاجی مەلا سەعیدی کەرکووکی زادە بوو. ئەمە بێجگە لە سەراکە کە لە سەردەمی مێجەرسۆندا دروست کرا و نەخشەکەی لەگەڵ سەرای هەولێردا یەکێک بوو. یەکەم کەس جگە لە مەعمورەکان لە ئەهلیدا سەترە و پانتۆڵی لەبەرکرد لە سولەیمانی تۆفیق قەزاز بوو. یەکەم کەس لە ناو مەلاکاندا لە سولەیمانی کە فێستی سووری بە مێزەرەوە لە سەردانا مەلا مستەفای حاجی مەلا ڕەسوڵ بوو ئەمە ئەهلی و مەلاکان ئەڵێم ئەگەینا حاجی مەلا سەعیدی مەبعوس پێشتر لە سەریا بوو. یەکەم کتێبێکی گەورەی کوردی کە چاپ کراو بە جزوەبەندی فەنیەوە کەوتە بازار چاپی دووهەمی مێژووی ئەدەبی کوردی بوو کە لە ساڵی 1952دا دەرچوو. یەکەم گەشتێک کە بە کوردی نووسرابێ و چاپ کرابێ گەشتێک لە کوردستانی عەلاءەدین سەجادی بوو کە لە ساڵی 1956دا دەرچوو. یەکەم کتێب کە لەبارەی لێکۆڵینەوەی ئەدەبی کوردی نەقدی کوردی بە کوردی لە چاپ دەرچوو بێ کتێبی نرخشوناسی عەلاءەدین سەجادی بووە کە لە ساڵی 1969 چاپ کراوە. ئەمە پرۆپاگەندە نییە. عەلاءەدین سەجادی پێویستی بەوە نییە بەڵام ئەمە بۆ مێژووە. تەزبێح لە سەردەمی یەکەمی کۆچیەوە تەزبێح لە بێزەنتینیەکانی ڕۆژەڵاتەوە کەوتە ناو عەرەبەکانی سەرەتای ئیسلام و پاشان هەموو ئیسلامەکانەوە. پێشتریش لە هەندیەکانەوە کەوتۆتە ناو بێزەنتینیەکانەوە کە کەوتە ناو ئیسلامیشەوە هەروە بە بێنازی مایەوە.
تەنانەت لە سەدەی سێمی کۆچیدا زیاتر ژنان و پیاوانی پارێزگار بەکاریان ئەهێنا. پاش ئەوە وردە لە هەموو وڵاتانی ئیسلامیدا بڵاو بووەوە. تەزبیحات بە سەرەتای داهاتنی ئیسلام و سەردەمی پێغەمبەردا درودی خوای لەسەر بێ بە وردە بەرد چە و ناوکی زەیتون ئەکرا. کە تەزبیح بڵاو بووەوە ئەم شوێنی ئەوانی گرتەوە. لە کوردەواری خانەقاکانی نەقشبەندی هەر بەو وردە بەردانە ذکر ئەکەن، بەڵام تەکیەکانی قادری ئەو بەردانەیان گۆڕیوەتەوە بە تەزبیحی دەنگ گەورەی 101 دانەیی. لە خانەقاکانە ئەو وردە بەردانە کۆمەڵ دانراون، هەر سۆفیەک 100 دانەی لێ دێنێت و ذکری خۆی پێ ئەکا. کوورەی ڕۆژ. کوورەی ڕۆژ شتێکی خڕی وەکو تۆپە بەناو خۆیان هەموو وەکو پزیسکەی ئاگرە. ئەم پزیسکانە بەیەکا دێن و دەچن و ئەتەقێنەوە، لە هەر دەقیقەیەکە گەلێ ملیار تەقینەوە لە ناو ئەو کوورەیەدا دروست ئەبێ. لەم پزیسکانە و لە تەقینەوەی ئەم پزیسکانە ئەو کوورە گەورە سووتێنەرە پەیدا بووە، خۆر ملیۆنێ جار لە زەوی گەورەترە، 300,000 جار لە ئەرز قورسترە. ئەم کوورەیە درێژیەکەی لەم سەرەوە بۆ ئەو سەر واتە قوترەکەی 865,000 میل دوورە. ئەو ئەستێرە هەرە بچووکانە کە ئێمە بە ئاستەم ئەیان بینین، ئەوانە زۆر لەو کوورەی ڕۆژە گەورەترن. تۆ ئەزانی ئەستێرەی قوتب چەندە دوورە لە ئێمەوە؟ ئەستێرەی قوتب 465 ساڵ بە بڕینی تیشکی ڕۆژ لە ئێمەوە دوورە. واتە کاتێک کە ڕووناکی لەم ئەستێرەوە سەر هەڵئەدا بە 465 ساڵ ئەگا بە ئێمە بە مەرجێک لە هەر سانیەیەکدا 186,000 میل ئەبڕێ و بڵاوبوونەوە و پەرەسەندنی ئەو ئەستێرەیە 2500 جار زیاتر و بەهێزترە لە بڵاوبوونەوە و پەرەسەندنی ڕووناکی کوورەی ڕۆژ. کورد بە سروشت ڕەنگی سووری خۆشەوێ. پیرەمێرد ئەڵێ من ڕەنگی سوورم بۆیە خۆشەوێ، مژدەی شەفەقی لێ دەرئەکەوێ. بەڵام لە ڕاستیدا شتێکی سروشتیە. کورد خۆیشی هەستی پێ نەکردووە، ئەوەندە هەیە غەریزەکەی ویستویەتی. ئەو هێزە کە هێزی بینینە و لە چاودایە، واتە ئەو هێزە کە شت ئەبینێ کاتێک کە ڕوبەڕووی تێئەکا کە هەموو زەڕاتەکەی لە شوێنی خۆی ئەکشێتەوە، بە هەموویانەوە ڕوو ئەکەنە ئەو ڕەنگە سوورە، وەکو بڵێت ڕەنگە سوورەکە لە خۆیان کۆبکاتەوە بە پێچەوانەی ڕەنگی ڕەش و ڕەنگەکانی تر. ئەوان هێزی بینینی چاو تەنگ ئەکەنەوە، نایەڵن ئەو نورە بە تەواوی بگاتە ناخی ڕەنگەکە. جا ئەمەیە فەلسەفەی ئەوە کە کورد بە غەریزە ڕەنگی سووری خۆشەوێ. ئەو غەریزەیە ئەمەی دۆزیەوە. کورد ئەڵێ پیا و پارە پەیدا ئەکا و ژن ئاگداری ئەکا. ئەم قسەیە لە فەلسەفەیەکی قوڵەوە هاتووە. ئەبوا هەروە بوایە کەچی ئێستا پێچەوانە بووەتەوە. بە مەرقەدی کاکە حەمەد پیا و پارە پەیدا ئەکا و ژن بە قوڕیا ئەبا. سەرینی نەرم و ڕق لە کاتی نووسنا کار ئەکاتە سەر خەوبینینی خۆش و ناخۆش. چونکە ژێر سەر کە ڕق بوو دەماری سەر کرژ ئەبێتەوە و وردە دەمارەکانی سەر ئەوانیش تون ئەبنەوە. لەم ئیشە ئەو هەڵمەی کە لە ناو مێشکەکەدا پەیوەندە بە هەست پۆشراوەکانەوە جم و جوڵەکەی لە عادەتی خۆیان نامێنێ، خەو بینینەکە بە شتێکی سامناک دەرئەکەوێ. ئەم ئاسمانەی ئێمە وا ئەزانین چاومان لێیە و کەچی چاویشمان لێ نییە زۆر سەیرە. هەر تەنیا قسەیەکی کورد لە ئەستێرەکانیەوە ئەکەین وا ئەزانین هەزاران ئەستێرەی تێدایە کەچی وانییە. بەڵکو تەنگی بە گەلێ ملیۆن هەڵچنیوە. ئەگەر واتزانی کەمی کردووە هیچی لێڕامەوەستە و بی بژێرە. تیشکی ڕووناکی لە هەر سانیەیەکدا 186,000 مایل ئەبڕێ و تیشکی مانگ بە سانیەیەک ئەگا بە ئێمەی ڕەموزنی سەرزەوی کە ئەرزەکەی ئێمە بە چاو ئەو ئەستێرانەوە ئەڵەی خڕنووکەیە. هی ڕۆژ بە 8 دقیقە واتە بە 480 سانیە.
کەواتە دووری ڕۆژ لە ئێمە 480 ئەوەندەی دووری مانگە. ئەگەر شەو ڕۆژێک 24 سەعات وەیا 1440 دقیقە و مانگێک 30 ڕۆژ و ساڵێک 12 مانگ بێ، ڕووناکی ئەستێرەی قوتب بە 486 ساڵ ئەگا بە ئێمە. ئەستێرەیەکی تر هەیە لەوسرە ئێمە پێی ئەیژین ژنە تاوسە، ڕووناکیەکەی بە 2 ملیۆن ساڵ ئەمانگاتێ. ماشەڵڵاه لە ئیشی خوا. لەم ئاسمانەدا وەیا بڵێن لەم بۆشایی دوای نەهاتووەی ئاسمانەدا بە ملیارد ئەستێرە هەیە کە گەلێ ملیارد ساڵی ئەوێ تا ڕووناکیەکەیان بگا بە ئێمە. ئەگەر بڕوا ناکەی گوریسێک بگرە بەدەستەوە بە تیشکی ئەستێرەکەدا هەڵزنێ تا ئەگەیتە ئەوسەر، لەولاوە بە گوریسەکە وردە وردە بیپێوە تا ئەگەیتەوە ئەمسەر. لەم گەڕانەتا بەناو ئەستێرەکانە تووشی فرەشتی سیر ئەبی. ئەو وەختە دێیتە سەر ئەوە کە تەنیا ئەرز جێگای ئادەمیزاد و گیان لەبەر نییە، بەڵکو لە هەندێ لەوانە گەلێ زیاتر هەیە و ئەوان ڕشخەن بە ئێمە ئەکەن. ئێمەی ئادەمیزاد پەک و لەوی عەلامەتێ. لە ناو کووردا لە خۆڕایی ئەم قسەیە بڵاو نەبووەتەوە کە ئەڵێ بونگوسە باڵاو چلگەزەڕیشە. لوێس کۆڵۆن لە فەرەنسا کە 78 ساڵ عمری بوو و لە ساڵی 1904دا تۆخۆش تەنیا ڕیشەکەی 3 متر و نیو بوو. وەکو چۆن جاران پادشا و کەشیشەکان داوێنی جوبەکانیان لە دواوە خوڵامەکان بۆیان هەڵئەگرتن، لوێس کۆڵۆنیش لە پێشەوە ئەبوا یەکێک داوێنی ڕیشەکەی کلافە بکردایە و بیگرتایە بەدەستیەوە بۆ ئەوە نەڕژێتە ئەرزەکەوە. تو خوا برا ئەگەر نەتزانیوە بیزانە. هەر تاقە زەلامێک تۆ بیگری بە جۆرێکی ئەعتیادی لە ماوەی 78 ساڵدا 666 ملیۆن جار هەناسە ئەدا. ئەگەر بڕوا ناکەی لە خۆتا تاقیب بکەرەوە کە بە 1 دقیقە 16 جار هەناسە ئەدەی و یا چکێ بچووە بەولاترەوە لە سەعاتێکە 1000 هەناسە ئەدەی. ئەزانی ئەگەر لە کاتی پژمینە مرۆڤ چاوی نەنووقێنێت دەست ئەکا بە تڕکەندن، سا بەخوا برا چاو بنووقێنی و نەینووقێنی هەر ئەبێ بینووقێنی، چونکە پژمینی بێ چاو نووقاندن هەر نابێ. ئەمەش لەبەر ئەوەیە کە دەماری ناو بۆڕیەی سی و گەرو بە تەوژمی پژمینەکە کوڕ ئەبێتەوە. ئەو دەمارە چووەتە ناو پێڵوەکانی چاویشەوە، بەو هۆیەوە پێڵوەکان گرژ ئەبنەوە و چاوەکە ئەنووقێ. تو خوا ئەمە مۆجیزە نییە؟ مناڵی شیرەخۆر ئەتوانێت لەگەڵ شیر خواردنەکەدا هەناسەش بدا پێکەوە، کەچی گەورە ئەمەی پێ ناکرێ. ئەزانی هەر تاقە ئینسانێک ئەوەندەی ئاسنی تێدایە کە بزمارێکی پێ دروست بکرێ، کوڕە بێجگە لەمەش ئەوەندەی فسفۆڕی تێدایە کە 200 دارکەش قارتەی پێ دروست بکرێ. کوڕە مۆعجیزەیەکی تر. مێش و لە تۆ چیت 22 دانت هەبێ. بەخوا سەیرە ئەسب بۆیە بە پشووە لە هەڕاکردنە چونکە سەپڵی نییە. خوا حەقە حۆشتریش زراوی نییە. حەیوانی شاخدار سمی نییە، دیارە ئەو حەیوانەی سمی هەبێ شاخی نییە. کوڕە بێجگە لە ئادەمیزاد ئەویش حەیوانە کە چی نەسمی هەیە و نەشاخ. ئەوە نازانم کە لە وەختی پەشیمانیدا شاخی لێ بڕوێ. بورجەکەی شاری بیزا لە ئیتالیا گوایە بستێک بەلایەکدا خوار بووەتەوە و هەر ناکەوێ. ئەمە لە هەموو دنیادا ناوی دەرکردووە کەچی منارەکەی مزگەوتی ئامێدی لە خوارەوە تا سەرەوە زیاتر لە بستێک خوار بووەتەوە، هەر ناشڕوخێ و کەچی کەسیش ناوی ناهێنێ. شای فەڕەنسا شارڵی هەشتەم کە لە 1478دا مرد، ژنە بە مەینەتەکەی بۆی ڕەشپۆش بوو. ئەم ڕەشپۆشیەی ئەو بەداخەوە بوو بە باو لە وڵاتانی تردا. ئەرێ بابە ئێمە چیمان داوە بەسەر ڕەشپۆشیەوە، بۆچی واز ناهێنن؟ هەر گیان لەبەرێک لەسەر زەویدا هەیە لە دەریاشا هەیە، بەڵکو زۆری وا هەیە لە دەریادا هەیە و لەسەر زەویدا نییە.
هەندێ لە گیانلەبەرەکانی دەریا مێژووی دروستبوونیان ئەگەڕێتەوە بۆ 8 ملیۆن ساڵ لەمەوە پێشتر. بڕوا ئەەکەی بیکە، بڕوا ناکەی بچۆ تاقی بکەرەوە. تافگەی ئێڵاخ. دوو پیاوی لاڵ کە زمانیان دەیگرێ لەو سەرەوە لە ڕێیەکی چۆڵا بەیەک ئەگەن، یەکەمیان لەوی تر ئەپرسێ ئەرێ برای گیان بۆ کوێ ئۆغر ئەەکەی. کابرای دووهەم وا تێئەگا کە ئەم پیاوە گاڵتەی پێئەکا بەڵام گوێ ناداتێ. ئەمیش ئەپرسێ ئەی برای گیان تۆ بۆ کوێ ئەچی؟ کابرای یەکەم وا تێئەگا کە پیاوەی دووهەم لاسایی ئەکاتەوە. تووڕە ئەبێ و ئەڵێ حیزی کەران باوگاو بۆچی لاسایم ئەەکەیتەوە؟ دووهەم ئیتر تووڕە ئەبێ و ئەڵێ هەی سەگ باب بۆچی جنێوم دەدەیتێ؟ ئەی تۆ بۆچی لاسایم ئەەکەیتەوە؟ بەم جۆرە لەم وتەیەک و لەو دوان لێیان ئەبێتە جەنگ. پاش ئەوە باش لەیەک هەڵ ئەدەن و هەر یەک تەماشاکە ئەوەی تر لاڵە. یەکەم ئەڵێ خۆ ئەوە خۆم وەهام، ئەوی تریش ئەڵێ کورە منیش وەکو تۆم. ئەم جا دەست ئەکەنە ملی یەک و هەر یەکە ڕێی خۆی ئەگرێ و ئەڕوا. کابرایەکی زەفتیە فێربوو بوو هەر جارە کە ئەچووە حەمام و ئەهاتە دەرەوە بە حەمامچیەکەی ئەوت ماڵت ئاوا بێ و لێ ئەدا و ئەڕۆیشت بەبێ ئەوە هیچ پارەی حەمام بدە. وەختی واش بوو ماڵ ئاواییەکەشی نەئەکرد، ڕاست لێ ئەدا ئەڕۆیشت. بۆیەش وای ئەکرد چونکە زەفتیەیە و خەڵک ناوێرن قسەی لەگەڵ بکەن. ڕۆژێک لەسەر عادەتی جاران ئەچێ بۆ حەمام خۆی ڕوود ئەکاتەوە، ئەچێتە حەمامە گەرمەکە. کاتێ دێتە دەرەوە سەیرەکە جلەکانی هیچی نەماوە، تەنها پۆستاڵە چەکەکە و قایشە دراوەکەی پشتی نەبێ. ئەویش بە حەمامچیەکە ئەڵێ کوا جلەکانم؟ حەمامچیش ئەڵێ نازانم جلت هەبووە یا نەتبووە، بڕوا ناکەم هەتبوو بێ. ئەکەونە کێشەوە. لە ئاخرا کابرای زەفتیە هەڵ ئەستێ پۆستاڵەکانی ئەکاتە پێ و قایشە شڕەکەی ئەبەستێتە پشتی و ئەچێ لە بەردەمی کابرای حەمامچیدا تەق سەلامێکی بۆ ئەگرێ و ڕوو ئەکاتە خەڵکەکە و ئەڵێ خەڵکی نە بەویژدانتان من بەم جۆرە هاتووم بۆ حەمام. حەمامچیەکەش ئەڵێ بەڵیە بەو جۆرە هاتووی، تۆ بۆ حەمام نەهاتووی، بۆ سێبەری ئەشکەوتی جاسە نەهاتووی. یەکێ بچێ بۆ سێبەری ئەشکەوت دیارە گەرمایەتی ئەچێ بۆ ئەوە فێنکی بێتەوە، کەواتە لەبەر گەرما خۆی ڕوود ئەکاتەوە. کابرای زەفتیە تێئەگا کە حەمامچی لەکوێوە قسە ئەکا. ساڵێک دەستەیەک پۆلیس ئەچن بۆ ئەو شارە زورە لە ئاوایی قەدەفەر ئەمێننەوە. لە پاش ماوەیەک ئەمریان بۆ دێ کە بگەڕێنەوە بۆ سولەیمانی. هەموو کۆ ئەبنەوە تەماشا ئەکەن، یەکێکیان کەمە. ئەو یەکەش حەمە چاوشین ئەبێ. مەکە ئەم حەمە چاوشینە حەزی لە ئافرەتێکی جوان کردووە کە ئەزانێ ئافرەتەکە لە ماڵەوە نان ئەکا بە بیانووی برسێتیەوە ئەچێتە ژوورەوە. ئەو کە جاران ئەیبینی ئافرەت خۆی داپۆشی بوو شێت بوو بۆی، ئێستا ئەم مەچەکە نەرموشلانەی هەڵکردووە هەر بە تەواوی هەر ئەبێ. ئەچێتە پێشەوە داوای نانی لێ ئەکا. ئافرەتەش نایەوێت دەری بکە چونکە ڕەوشتی لادێوانیە یەکێ دەرکەن کە داوای نان ئەکا. پێی ئەڵێ برام فەرموو نان ئەوەتە هەڵگرە. کابرا لە خۆشیە خەریکە بکەوێتە باڵ، هێز ئەداتە خۆی ئەچێتە پێشەوە نانێ هەڵ ئەگرێ کە یەکەم پارو ئەگرێ تڕێک ئەکەنێ. چی بکە؟ هەر ژنە ئەگرێتە خۆی و دەست ئەکاتە ماچکردنی و خێرا ئەڵێ بە قوربانی چاوەکانتم لای کەس مەڵێ بە ئابڕووم نەچێ. ژنەی بەستە زمانیش بە فێڵەکەی نازانێ ئەڵێ مەترسە برا مەترسە، لای کەس دەنگ ناکەم. نەخێر کابرا دەست ئەداتە نانی دووهەم، هەر بە چەشنی یەکەم جار تڕێکی تر بەر ئەداتەوە. ئەم جارش پەلاماری ژنە ئەداتەوە و ئەڵێ بیکە بە خاتری ئەولیاکان، لای کەس دەنگ مەکە بە ئابڕووم نەچێ. ئەم جارە ژنە باش لە کابرا ئەگا، خۆی ڕائەپسکێنێ و گوڕ ئەداتە خۆی تاو ئەداتە سرە بزوتێکی قەوی و پەلاماری ئەدا. زۆر باش دوو سەری بزوت ئەماڵێ بە سەر و گوێلاکیا و ئەڵێ قەح بە باب، نیازت هەیە بە تڕ سواریشمان بی یەڵادەی.
کابرا بە پەلە دەرئەپەڕێ نانەکەشی بەدەستەوەیە لەو وەختەدا دەرئەپەڕێ ماڵەکە سەگی دڕیان ئەبێ سەگە پەلاماری کابرا ئەدا کابرا لە پەلەپەلی و لەو لاوە سربزوت و لەم لاوە سەگ پێی هەڵ ئەنگوێت ئەکەوێ نانی لەدەست ئەکەوێتە خوارەوە ئەمیش لە کەوتنەکەیە سەر و گوێ ئەکەوێتە لای نانەکە سەگ کە چاوی بەنان ئەکەوێ پەلاماری نان ئەدا کە نان هەڵ ئەگرێتەوە کەڵبەی بەر گوێی کابرا ئەکەوێ نیوەی گوێ و نانەکە پێکەوە ئەبا کابرا خەڵاتی خوێن ئەبێ پۆلیسەکانی تر و خەڵک کۆ ئەبنەوە و ئەڵێن ئەمە چییە ئافرەتیش لە ماڵ دێتە دەرەوە ئەڵێ ئەم کابرایە هات برسی بوو داوای نانی کرد نانم دایە و گەڕایەوە دواوە سەگێکی دەرمان هەیە سەگەکە پەلاماری دا کابرا بیللامانێ دەستی کرد بە تڕکەندن سەگەکە لای وابوو ئەمە دەمانچەی پێوە ئەنێ هیچ دەمانچەشی دیار نەبوو لەو وەختەدا ئەمیش کەوت سەگەکە نیشتە ملی وای لێ کرد سەگەکەی ئێمە زۆر بەستە زمانە بەڵام کابرا تڕەکەی خۆی وای لێ کرد پۆلیسەکان کابرایان هەڵگرت بردیانەوە بۆ سولەیمانی ئیتر لە دوای ئەوە منشور بوو بە حەمەتڕکەن ڕەفیق ئەمین قادر ناردی بۆ ڕشتە وتی لە وڵاتی ئالانە پیرەژنێک ئەبێ ئیشی هەر چیلکە کێشان ئەبێ و لەگەڵ کچانە ئەچوو هەموو جار ڕووی ئەکردە کچەکان ئەیوێت هاوڕێکانم با بچین بۆ چیلکە خۆی ئەبردە ڕیزی ئەوان کابرایەکی پیر کە کۆنە هاوڕێی پیرەژنەکە ئەبێ و ئەم قسەیەی گوێ لێ ئەبێ ڕوو ئەکاتە پیرەژنە و ئەڵێ پرتی قوونت نەماوە و بە قوزی کچان دەمیزی مەلا محەممەدی یاخیانی گێڕایەوە وتی لە دۆڵبێشک پیاوێک هەبوو کوێخا ئەوڵایان پێئەوت ئەم کوێخا ئەوڵایە پیاوێکی دەوڵەمەند و بەرچاوتێر و میوان پەروەەر بوو بەڵام لە لەش و لارە زۆر بچووک و کەم نمود بوو جارێک ژنێک بارێترێ ئەبا بۆ ئەوەی بیگۆڕێتەوە بە ڕستقی تر لە ناو دێدا ئەپرسێ ماڵی کوێخا ئەوڵا کامەیە پیشانی ئەدەن ئەچێتە ئەوێ بار ئەخاو لە سەربان دەست ئەکا بە بانگەوازکردنی ترێ کوێخا ئەوڵا لە ماڵ ئەبێ دێ بەلای تریەوە دەست ئەکا بە سەبەتەدا هەر جارە قۆڵەترەیەک دەردێنێ و ئەیخوا ژنە نایناسێ ئەڵێ کوڕە ئەوە بۆ لوتت داژاندووە بەسەر ترێکەدا نازانی ماڵی فرۆشتنە بەخوا مەگەر کوێخا ئەوڵانەیەتەوە ئەبێ پێی بڵێم هەر بە شەق بتکوژێ کوێخا ئەوڵاش ئەڵێ بڕوە لە ژنی کوێخا ئەوڵا بم ژنە ئەڵێ گوت خوارد تۆ چۆن قسەی وا ئەەکەی بە کوێخا ئەوڵا ژنە بانگەوازی ترێ لەبیر ئەچێتەوە و ئەکەوێتە کۆستی کوێخا ئەوڵا لە پاشا پێ ئەڵێن کچێ ئەوە کوێخا ئەوڵا خۆیەتی ئەڵێ کوێخا ئەوڵا بەم خانەدانیە بەخوا حەیفە ئەمە ئەگەر ئەویش بێ ناماقۆڵی وا بکە شەڵڵا هەروان بزانیایە کە لە ماڵ نییە چاوم بەو قەد و باڵایە نەکەوتایە اینجا کوێخا ئەوڵا قاقا دەست ئەکا بە پێکەنین و ئەڵێ تۆ بانگەوازی خۆت کردووە ئیتر مەیکە بارەکەی بۆ بارکەن لە گەنم و سەرباریشی بۆ بخەنە سەر هەر ڕەفیق گێڕایەوە وتی جارێک مەلا حوسێنی دەشتێوی وەعزی ئەدا لە سولەیمانی لە مزگەوتەکەی خۆیە لە وەعزەکەدا وتی لە حەدیثدا هەیە ئەڵێ ئەرز لەسەر پشتی گایە و گا لەسەر پشتی ماسیە کاسە لەسەر ئاوە ئاو لەسەر بایە کابرایەکی زەرونی لە کۆڕی وەعزەکەدا بوو هەرکردی بە کەوشەکانیا و بۆی دەرچوو وتیان بۆ کوێ وتی وازم لێ بێنن با سەری خۆم دەرکەم وتی لەوە زۆر ئەترسم مناڵێکی لاسار پخێک لە گاکە بکە کە ڕاچەنی ئەرزەکە ژێرە و ژوور ئەبێ وتیان مناڵ چۆن ئەگاتە لای گاکە وتی برا مناڵی سولەیمانی شەیتان ئەدۆزنەوە ئێستا ئەو گایە چۆن نادۆزیێتەوە کە دۆزیەوە پێش هەموو لایەک سولەیمانی ئەڕوخێ نەوەڵڵا با تازووە سەری خۆم دەرکەم
کابرایەکی دەوڵەمەند ژنێکی هێنا زەماوەند و ئاهەنگێکی زۆری گێڕا. لە پاش 3 مانگ ژنەکە خوڵامێکی تۆی بوو لە باوکەکەیان پرسی ناوی بنین چی، وتی ئەم مناڵە دیارە شاتری چاکە، 9 مانگی بە 3 مانگ بڕیوە، کەواتە ناوی بنێن پۆستە چی. کابرایەکی کەرەندی بەیانی لە ماڵ دەرچوو، پاشنیوەڕۆ گەڕایەوە بۆ ماڵەوە، سەیری کردووە کوڕەگەنجێکی جوان لە ماڵ دەرچوو، لە ناو ڕاڕەوەکە تووشی یەک بوون. کابرا زانی چ باسە ڕووی کردە کوڕەکە وتی خوابی بڕێ ئەم ژیانەی تۆ هەتە، هەر ڕۆژێک سەر بە ماڵێکا ئەکەی، بچۆ بۆ خۆت ژنێک بێنە وەکو ئێمە هێناومانە، با 4 کەسیش لە تۆوە خێریەکیان دەستکەوێ. کابرایەکی زۆردەیی 17 ژنی هێنا بوو، سرە هاتە سەر ژنی 18مین، لێرەدا تووشی بوو بە تووشی پیرەژنێکەوە. یەکەم شەو ئەچێتە پەردەوە ئەڵێ سەلام و عەلەیک ئەی بووکی پەردە، 17م هێناوە بە تۆوە 18. ژنەکەش بە نازێکەوە لایەکی لێ ئەکاتەوە، گۆشەیەکی چارشێوەکەی لا ئەدا و ئەڵێ عەلەیکە سەلام ئەی زاوای زۆردە، 18م کردووە بە تۆوە 19. لە پاشا دەست ئەکەن بە ئیشی خێر. لە کاتی ئیشا کابرا دەست ئەخاتە بینە قاقای ژنە، ژنەش هەردوو گوێی کابرا ئەگرێ. کابرا ئەڵێ ئەوە چی ئەەکەی؟ ژنە ئەڵێ ئەی تۆ چی ئەەکەی؟ پیاوە ئەڵێ نەوەک لە دەمتەوە بێتە دەرەوە. ژنەش ئەڵێ منیش بۆیە گوێت ئەگرم، ئەگەر کەوتیتە ناویەوە بنەوم لە گوێت ڕاتکێشم و دەرت بێنمەوە. پیاوە ئەڵێ کەواتە هیچمان لە هیچ، منەیکەم بە 19 و تۆش بیکە بە 20، هەر لەوێدا لێکجیا ئەبنەوە. لەو بەرکیەوە پیاوێک هەبوو سۆفی حەمەسەنی ناوبوو، لەگەڵ ئەوەشا کە دەوڵەمەند بوو مناڵی نەبوو. هەر ژنێکی ئەهێنا، لە پاش ماوەیەک ژنە بۆ ئەوە مناڵێکی ببێ دەستی ئەکرد بە چەتەیەتی. سۆفی حەمەسەن پێی ئەزانێ و ناچار تەلاقی ئەدا و ژنێکی تری ئەهێنا، ئەویش وەکو پێشوو دەرئەچوو. جارێک ژنێکی جوانکە لەو ڕێکوپێکی هێنا کە لە ئاوی شەو پارێزی ئەکرد، بەما زۆر دڵی خۆش بوو. دەمێکیش بوو کە حەجی لەسەر واجب بوو، بەڵام لەبەر ئەوە کەسێ نەبوو لە لای ماڵەکەیەوە داینێ پێی نەئەکرا بچێ بۆ حەجەکەی. ئەم جارە ئیتر دڵنیا بوو هاتە سەر ئەوە کە یەکێک ڕاگرێ لای ماڵەکە دای بنێ، با بە شەو ماڵ بێپیاو نەمێنێتەوە. چوو گەڕا کەسی بەدڵ نەکەوت. ڕۆژێک کوڕێکی گێلۆکەی بەرچاو کەوت، پێی وت ڕۆڵە وەرە لای ماڵەکەم، منەچم بۆ حەج تا دێمەوە ئاگداری ماڵ و کابانی ماڵ بە. ئەمەی پێوت و لە دڵی خۆشی داوتی با تاقیشی بکەمەوە ئایا لە هیچ ئەزانێ یانە. پێی وت ڕۆڵە تۆ ئەزانی کوز چییە؟ گێلەوتی ئەی چۆن نازانم، کوز ئەو کوزەڵەیە کە شینە بێ و بەنانەوە ئەی خوۆن زۆر خۆشە. سۆفی حەمەسەن وتی خوا داویە ئەمە خۆیەتی. کوڕەی بردەوە بۆ ماڵەوە، خۆی بارگەی پێچاوە چوو بۆ حەج. کوڕە لە ماڵا بوو بە ڕەنجبەرێکی باش. کوڕەی ڕەنجبەر بۆرە زەلامێکی چاک ئەبێ، سۆفی ژن خۆی لێ خۆش ئەکا، بەڵام کوڕە زۆر گێل ئەبێ. ئێوارەیەک ئاگر ئەکەنەوە لەگەڵ کوڕەدا دوو بە دوو لەم بەر و لەوبەری ئاگرەکەەوە دائەنیشن، حاجی ژن دەرپێی لە پێدا نابێ، بە جۆرێ دائەنیشێ کە دوا بڕاوەکەی دەم بکاتەوە. کوڕە چاوی پێ ئەکەوێ، ئەڵێ خانم ئەوە ئەو قەڵەشە چییە لەوێ؟ ئەویش ئەڵێ ڕۆڵە ئەوە ڕۆژێک ئاغات بە تەورداری ورد ئەکرد، منیش هەروە دانیشتە بووم، تەورەکە دەرپەڕی دای لەوێ برینداری کرد و بەم جۆرە دەمی کراوەتەوە. کوڕە پرسی ئەی چاکە بێتەوە؟ وتی بەرێ وەڵڵا ئەگەر تیمار بکرێ چاکە بێتەوە، ئەبێ ڕۆنی تێبکرێ. کوڕ ئاگای لە هیچ نییە، زۆر بۆی ئەکەوێتە خەم و پەژارەوە. ژنە ئەزانێ کوڕە دۆش داما و ئاگاشی لە هیچ نییە، پێی ئەڵێ ڕۆڵە خەم مەخۆ، تۆ ئەتوانی تیماری بکەی. کوڕە ئەڵێ
ئاخر نازانم ئەڵێ من خۆم فێر دەکەم چۆن دەرمانی ئەەکەی هەڵ ئەستێ لنگە و قوچ بۆی ئەکەوێ و بە کوڕە ئەڵێ وەرە ناو لنگمەوە کە ئەچێ و حەیتە بۆنی دوابراوەکە ئەکا ڕاست ئەبێتەوە ژنە ئەڵێ بیخەرە سەر کونەکەوە پاڵی پێوەنێ بەڵێ ئەویش وا ئەکا لەو وەختەدا کە ئەیەوێ ڕەحەت ببێ ژنە سەیرەکا کوڕە زۆر شڕە ئەڵێ ئەوە چییە؟ ئەڵێ خانم نازانم یا ئەمرم یا گوو ئەەکەم بە خۆمە ئاغا ژنیش ئەڵێ قۆنی خۆت دوون بگرە نامری ئیتر بەم جۆرە کوڕە فێر ئەبێ هەر بەینێ نابەینێ ئەڵێ ئاغاژن هەستا با شوێن تەورەکەی ئاغام تیمارکەین بەڵکو تا دێتەوە چاک بێتەوە حاجی لە حەج ئەگەڕێتەوە و کوڕە ئەچێ بە پیریەوە هەر لە دوورەوە بانگیەکە ئەڵێ ئاغا شوێن تەورەکەی تۆ کە دەمی کردبووەوە لە ناو لنگی ئاغاژنمە هەموو ڕۆژێ تیمارمە کرد کەچی تا ئێستا هەر چاک نەبووەتەوە حاجی ئاغای هەناسە سارد بەجارێ چووە تاسەوە وتی ئەی باشە ڕەفیق محەممەد ئەمین قادرمەلا لە سولەیمانیەوە ناردی وتی ساڵێک فەقەیەک لە چەقژ هەبوو هەندێ تەڵەبە هاتنە ئەوێ یەکێک لە تەڵەبەکان ویستی گاڵتەیەک بە فەقێکە بکە لێی پرسی کاکە فەقێ ناوت چییە؟ وتی ئەحمەد وتی کاکە فەقێ ئێعرابێکت لێ ئەپرسم بزانم ئەیزانی؟ وتی فەرموو وتی یا ئەحمەق الحیمارم بۆ ئێعراب بکە فەقێکە وتی بەڵێ یا حرفی نەدا ئەحمەق تەرخیمە میم منادای مفرەدە مەعرەفەی میمە فعل و فاعیل بۆوە مەجهولن تەڵەبە حیمار هەردوو مەجهولن باشەوە حیمار هەر ساڵە و ساڵە بەڵام تەڵەبە دایم وە فاڵە ئەڵێ تەڵەبەکە بەجارێ واقی ورمە وتی کاکە فەقێ ئێجگار واشنا ئەویش پێی وت کاکی خۆم جوابی سندان قزەڵ کووردە ئەم بەسەرهاتەش هەرهی ئەوە جارێکی واش لە قایکەن بە سواری ئەسپێک ئەدا بەلای دەستەیەکە دانیشتبوون لە بن کەپرێکە قالە ناوێکیان تیا بوو سەیری کابرای سواری کرد وتی سەیری ئەو مای نەکەن چۆن مل و کلکی کردووە بایەک لەو وەختەدا کابرای سوار خەریکی ئەوە بوو سڵاو بکە ماینەکەی سەرسمێکی دا کەوت کابرا بە هەر جۆر بوو هەستایەوە ماین خۆی بۆ نەگیرایەوە چاڵێک لە بەردەمیا بوو گلێر بووەوە کەوتە چاڵەکە و تۆپی کابرا چوو زینەکەی لێ کردەوە و دای بە کۆڵیا و چوو بەلای جەماعەتەکەەوە وتی تو خوا جەماعەت ئەوە کێ بوو ئەو تیرەی تێگرتم وتیان پڵان کەس بوو ئەویش وتی پەک و بەخوا چاوێکی پیس و تیژی هەیە هەرکە ئەوەی وت کوت و پڕ قالە هەردوو چاوی کوێر بوو ئەویش وتی باوکم حەق بە حەق وتی ژنێک هەبوو لە چەقژ پورە خاتونیان پێئەوت مەشهور بوو کە چاوی زۆر پیسە ڕۆژێک دوو کوڕی خۆی لەگەڵا ئەبێ ئەدەن بەلای خەرمانێکی زۆر گەورەدا ڕوو ئەکاتە کوڕەکانی ئەڵێ ڕۆڵە ئەم خەرمانە هیچ کێیە بەخوا خەرمانێکی بێورەیە یەکێ لە کوڕەکانی ئەڵێ دایە خوا بتگرێ ئەوە خەرمانەکەی خۆمانە پورە خاتون خێرا پەشیمان ئەبێتەوە و ئەڵێ گوم خوارد تو خوا ئەوە چنگە کوڵۆشەکەی خۆمانە ئەوە خوار تۆزێکە کوڵۆش واتە قرچەمەڵۆی بچووکی گەنموجۆ ئەمە یەکێکە لە ئامۆژگاریەکانی ڕەحمەتی ئەی فەرموو بەزەیت بەمانەدا بێتەوە تا خوش بەزەیی بە تۆدا بێتەوە ژنێکی جوان کە مێردی چوو بێ بۆ سەفەر دڵسوتاوێک کە یەکەم جار تووشی یارەکەی ئەبێ و حەیتەکەی هەڵناستێ کابرایە کە ئەچێتە ژوورەوە بۆ شایەتی و کابرای تر ئەو شایەتیەی بەدڵ نابێ چونکە شایەتیەکەی ئەو لە قازانجی ئەو نابێ کابرا لێی مۆڕ ئەبێتەوە ناوچاوی لێکرژەکە ئەو دەستەیە کە لەسەر مێزی خواردنەوە دانیشتون قومێکیان خواردووەتەوە و هێشتا سەرخۆش نەبوون ئارەقەکەیان ڕژاوە
کوڕە گەنجێک کە بەدەست ژنێکی پیری قۆڵتڕەوە گیری خواردووە، کچێک کە بنەکەی نەماوە و شەوی گواستنەوەشی نزیک بووەتەوە. ئەو ژنە کە جلێکی تەڕی لەسەر تەناف هەڵخستووە، کوت و پڕ تەنافەکە ئەبچڕێ، جلەکان ئەکەونە سەر خۆڵەکە، ئەویش ئەڵێ ئای. عەلی باپیر هەبوو، خۆی لە خۆیان دنیایەکی سربەخۆ بوو. ئەو ژیانەی بەلاوە ژیان بوو کە لەگەڵ کوڕانی نەونەماما ڕای بوێرێ، تۆش ئەیناسی. جارێک شەو ئەبێ ئەو کوڕەی کە دڵی لەم سند بوو و ئاوارەی دەشت و هەردەی کردبوو تووشی ئەبێ، دەست ئەکا بە گەمە و گاڵتەکردن لەگەڵیا، کوڕە بە مستەکۆڵە بەر ئەبێتە سەر و گوێلاکی عەلی عاشق. لەم چنگە پرچەیەدا دەستی خوێناوی ئەبێ، یا خوێنی خۆی یا خوێنی سەر و پۆتەڵاکی کاکە عەلی. ئەوەندەی تر تووڕە ئەبێت و دەست ئەداتە خەنجەر لە کاک عەلی، ئەویش ئەڵێ بە خوێنی عاشقان ئەو دەستە جوانت وا کە ڕەنگینە، بە خەنجەری دینیە حاجەت، چییە ئەم جەور و ئەم کینە؟ حەکیم لە هەولێر گێڕایەوە وتی لە گوندی ئەڵایی مام پیرداود ئەچوو بۆ شار، ژنان دەوریان لێدا هەر یەکە چەند دراوێکیاندایە بۆیان بدات بە شت. ژنێک لە ناو ژنەکانە ئەویش چوو بەلای مام پیرداودەوە وتی مام پیرداوت بە ساقەی سرت بم، وی مەجیدیم لۆم بەرە لۆم بدە بە 2 گەز جانگ، لۆ ئاوەرکراسم چمنینە. مام پیرداود 2 گەز جانگی لۆ هێنا، پلکە هامین ئاوەرکراسێکی زۆر تەسک و تروسکی لێ کرد و هەندێکیشی مایەوە دای بەسەریا و چوو لە ناو ژنەکانە دەستی کرد بە شایی و ئەیوت هاوەرکراسم بە هاوەرکراستان، چەقەڵانەشم بەبەرتان. چەقەڵانە واتە لەچکە. حەمە عەلی مەلا موحەممەد گێڕایەوە وتی جارێک لە چنارانە ڕۆژی جومعە ئەبێ و خەڵکەکە هەموو ئەچن بۆ نوێژی جومعە. لە نوێژی جومعەشە ئەبێ 40 کەس بن، ئەوان 39 ئەبن، چاوە گێڕن سێرەکەن مامە حەمە نەهاتووە. ئەچن بە ڕوویە ئەڵێن پیاوەتیت بێ وەرە با جومعەکەمان تەواو ببێ. ئەویش ئەڵێ خۆ ماڵ و بیست نییە، من 2 کوڕم لە جومعەدایە، بە خودای بابم پێ بێت و ناینێمە بەرپێ، لەکوێوە هاتن بچنەوە بۆ ئەو شوێنە. هەر ئەو گێڕایەوە وتی مەلا موحەممەد دەرگەڵەی هەبوو، مەلا بوو لە گەڵاڵە. ڕۆژی جومعان کە سەلامی جومعەی ئەدایەوە، هەڵ ئەستا ڕووی ئەکردە خەڵکەکە و ئەیوت سەگ بابینە، چاوان زەق مەکەن، کێر و ڕەق مەکەن و لە قوزی ژنی خەڵکی ڕۆکەن. پیاوێکی سمایل عوزەیری ئەبێ بە میوانی مەلایەک، مەلاکە دەوریەکی بچووک چێشتی برنج لەگەڵ 2-3 نان ئەهێنێ و بە میوانەکە ئەڵێ فەرموو. کابراش دەست درێژەکە بۆ پاروو، مەلا دەستی ئەگرێ و ئەڵێ کتێبە فەرموێ بسمیللا بکە، ئەگینا شەیاتین و جنۆکە لەگەڵمان ئەخۆن. کە لە نان خواردن ئەبنەوە مەلا ئەڵێ چاود لێ بوو بسمیللا چەند بە بەرەکەت بوو. کابرا هەرچەندە تێریشی نەخوارد بوو بە ناچاری وتی بەڵێ قوربان واسا. چەند ڕۆژێکی پێچوو بە ڕێکەوت مەلا ئەبێ بە میوانی سمایل عوزەیری، کابرا لەنگەریەکی زل نان و ڕۆن و شلکێنە ئەهێنێ و دای ئەنێ ئەڵێ فەرموو. مەلا قۆڵی لێ هەڵ ئەکا ئەیەوێ بڵێ بسمیللا، کابرا تون دەستی ئەگرێ بەسەر دەمیا و ئەڵێ وە کەلام بێژی بسمیللا دەم و دگانت ئەشکێنم، تۆ ئەگەر ئازای هەیجن هەیجن بکە. خۆی هەردوو قۆڵی ڕائەوەشێنێ و دەست ئەکا بە هایجن هایجن، بێنۆ بێنۆ. کابرایەکی کورد ڕۆژێک ئەبێ بە میوانی پیاوێک ناندا ئەنێن، میوانە یەکەم پارو هەڵ ئەگرێ بیبا بۆ دەمی، خانەخوێکە ئەڵێ برا ڕاوەستە، پاروەکەت مویەکی پێوەیە. کابرا ئیتر پاروەکە دا ئەنێ و ئەکێشێتە دواوە. خانەخوێکە ئەڵێ ئەوە بۆچی چوویتە دواوە؟ ئەویش ئەڵێ بەخوا برا تۆ ئەوەندە بەرچاو تەنگ بی، وەها سەیری پاروی هەوڵم بکەی، من ئەم نانەم پێ ناخورێ.
ساڵێک لە زمانی تورکەکانە داسنی کوشتن باوی پەیدا کردبوو. خەڵکی زۆر ئەچوون. هەر کەس ئەهاتەوە سەری داسنێکی ئەکرد بە شیر ویا تفەنگ حسکەکەیەوە بۆ ئەوە بە خەڵکی پیشان بدا کە داسنێکی کوشتووە. باوکی عەزەکونەماسی هەبوو، ئەویش لەگەڵ ئەو ئێلجارەدا ڕۆیشت بوو. لەو لاوە کە هاتبوونەوە ئەویش پێیکی کردبوو بەسەر لولەی تفەنگەکەیە. لیان پرسی ئەمە کێ کوشتویەتی؟ وتی من. وتیان ئەی سەرەکەیت بۆ نەهێنا؟ وتی تا من فریاکەوتم چوومە سەری پێوە نەبوو، بردبوویان. کابرایەکی قەڵخانی بێتوتنی هێنابووی بەسەریا لەو وڵاتی کرماشانە ڕۆژێک سواری خانمێک ئەبێ لە وەختی ئیشا خانم بیللامانێ تڕێک ئەکەنێ. کابرا ئەڵێ خانم دوای خۆت بگرە. خانمیش ئەڵێ ئاغا لە عیشق ئەو سەر سوورەی تۆ توانای دواگرتنم چووگە. کابرایەک لەو گەرمیانە مریشکێک ئەکڕێ و ئەیباتەوە بۆ ماڵەوە. وەخت نزیکەی ڕەمەزان ئەبێ مریشکەکە ئەدا بەژنەکەی و پێ ئەڵێ ئەمە هەڵگرە بۆ ڕەمەزان. کابرایەکی قوماربازی ڕەمەزان ناو گوێی لێ ئەبێ دەنگ ناکات تا دەرفەتی بۆ هەڵ ئەکەوێ. ڕۆژێک مێردی ژنە لە ماڵ نابێ. کابرا خۆی ئەکا بە ژوورا و ئەڵێ لەعەلەم ناردمی بۆ مریشکەکە. ژنەش ئەڵێ بۆچی تۆ ڕەمەزانی؟ ئەڵێ بەڵێ. ژنە ئەچێ لە کوولانە مریشکەکە دەرەکە، دەرپێی لە پێدا نابێ، ماڵی حەڵاڵ دەرئەکەوێ. کابرا لە دواوە خۆی پێدا ئەدا و ئەبێ بەزاوە. ژنە مریشکی بۆ دەرئەکا و ئەیداتێ. کابرا بە نان و گانەوە لێ ئەدا ئەڕوا. ئێوارێ ژنە مێردەکەی دێتەوە پێ ئەڵێ ڕەمەزانی باوەحیز هات مریشکەکەم دایە، ڕزگارم بوو لە دەستی. کابرا ئەڵێ ڕەمەزانی چی؟ ئەڵێ ئەی تۆ نەدوت مریشکەکە بۆ ڕەمەزانە؟ منیش لێم پرسی تۆ ڕەمەزانی؟ وتی ئا ئیتر دامێ. کابرا وتی بەخوا چاکی گاوی. ئەویش وتی تەرحێو با من سرم لە کوولانەکەدا نەبوایە بیتوانیایە بیگامایە. ژن و مێردێک لێک زیز بوو بوون. وا دیار بوو ژنەکە لە مێردەکە زیز بوو بوو. ئیتر لەبەرچی ئەوە من نایزانم، ڕەنگە تۆ بیزانی. ئەمانە مناڵیان هەبوو. ڕۆژێک پیاوەکە دانوڵەی بۆ مناڵەکان کردبوو، بۆی دانابوون. پێی وتن بخۆن دەی با کێرتان ئەستور بێ. ژنەی لە قوشبنێکەوە گوێی لێبوو وتی ئەی دوژمنی لەشی خۆت بۆ دوو دەنگ ناخۆی هەر ئەیکەی بە قورگی ئەوانە. پیرەژنێکی زۆر پەرپوتی پیر هەبوو. لەوانە بوو لەبەر پیری تۆزێ عەقڵەکەشی کەم بوو. کوڕووکاڵ ئەکەوتنە شوێنی ئەیانوت نەنە دەنگی ئەوەی خوارەوە چۆنە؟ ئەویش دەستێکی ئەخستە سەر دەمی و ئەوی تری ئەخستە سەر دوابراوەکەی و ئەیوت تا ئەو بیەوێ ئەوەش ئەیەوێ. عوسمان محەممەد ساڵح گێڕایەوە وتی تازە ئەم قسەیە داهاتبوو کە هەر شتێکی ناخۆش ڕووی بکردایەتەیەکێ پێیان ئەوت گوێ مەدەرێ پێچی مێزەرێکە، واتە زوو بەسەر ئەچێ. پیاوێکی کوێری قسەقوت هەبوو لە سولەیمانی، برایەکی لەسەر هەر شتێک 15 ساڵ ئەبووە لە بەندیخانە بووایە. خەڵک و خوا ئەچوونە لای براکەی دڵیان ئەدایەوە ئەیانوت هیچ نییە، پێچی مێزەرێکە ئیشەڵڵا زوو ڕزگارت ئەبێ. ئەوەنەیان ئەم قسەیە پێوتبوو، ئیتر جی قەڵدانەی هەڵی نەگرت و وتی کوڕە لە قەبری دایکی ئەو مەلایە ئەبەم کە بە 15 ساڵ مێزەری ئەبەستێتەوە. کابرایەک لە تەوێڵە هەبوو، زۆرابی ناو بوو، نوێژی نەئەکرد. کابرایەکی دراوسیان هەبوو پێیوت ئەگەر نما نەکەری سان مەکشۆت. ئەویش لە نوێژی ئێوارەدا سەرەتا چووە مزگەوت و دەستی پێکرد، نیەتی هێنا و وتی نیەتم هەن یەریە ڕکاتێ نما کەرۆ پەریسانی، ئانەی نیەت مارۆ زۆرابن، ئەڵڵاهو ئەکبەر.
کابرایەکی کۆیی عەزیزی ناوبوو جارێک ئەچێتە شاخە پیسکە لە ماڵی ناسراوەکەیان نان و ماست دەخوا. دەم و لێوی پاک ناکاتەوە، ماستەکە هەروە بە لێویەوە ئەمێنێتەوە. بەو جۆرە ئەچێتە لای کوێخا حەوێز، کوێخا حەوێز لێ ئەپرسێ عەزا ئەوە چیت خواردووە؟ ئەڵێ کوێخا وەڵڵای ئێستا گەیشتمە جێ لە ماڵی خانە خوێکەمان مریشکێکیان بۆ کوشت بوومەوە بەبێ تۆ ناخۆش مریشکم خوارد. کوێخا حەوێزیش ئەڵێ وەڵڵا عەزە ڕاست دەکەی، ئەوە تا ڕێق نەکەی بەبەر کوولانەکەوەیە. مەلا محەممەدی دەڵەگەلەیی لە گەڵاڵە ڕۆژی جومعان خوتبەی ئەخوێن کە ئەچووە سەر منبەرەکە دارێکی ئەگرت بەدەستەوە لە کاتی خۆتبە خوێندنەوەکەدا ڕای ئەوەشان. پێیان وت مامۆستا خەتیب کە ئەچێتە سەر منبەر شیر ئەگرێ بەدەستەوە، تۆ لە باتی شیرەکە دارێک ئەگری بەدەستەوە، ئەوە بۆچی؟ ئەویش ئەیوت ئەم توو لە بابانە پێویست ناکا من شیریان بۆ بگرم بەدەستەوە، ئەگەر بە گوێیان نەکردم بەم دارە سەر و بەچکیان ئەنێمە یەک و ئەیان تڕێنم بە گۆڕی بابیانە. کابرایەک هەبوو لەو خوارە، کوڕێکی هەبوو یەکێک لێی پرسی بڕوا ئەکەی ئەم کوڕەت هیچی لە تۆ ناکا؟ ئەویش وتی براه بۆچی دراوسێ دێڵێ مناڵەکانمان لە خۆمان بکەن؟ کوڕێکی باقلانی چوو بووە فەقێتی، گەیشت بووە کتێبی ئەلنموسج. هەرکە کتێبەکەی ئەگر بەدەستەوە خەوی لێ ئەکەوت. وەختی سەردانی ماڵی خۆیان هاتبوو، چووەوە بۆ سەردان. مانگایەکیان هەبوو زۆر لاسار بوو، نەی ئەهێشت بیدۆشن. دایکی کوڕە بە تەواوی بەدەستیەوە کەوتبووە عەزیەتەوە. ئەوە دایکی کوڕە مانگای هێناوە گوێرەکەکەی خستووەتە بەردەمی خۆیشی گۆرانی بۆ ئەڵێ کەچی مانگا هەر لە قە ئەهاوێژێ و نایەڵێ بیدۆشن. کوڕەی فەقێ هەرکە چاوی بەمەکەوت خێرا چوو ئەلنموسجەکەی هێنا لە بەردەمی مانگادا پانی کردەوە. دایکی وتی ئەوە چی ئەکەی ڕۆڵە؟ فەقێ وتی دایە دەنگ مەکە، با خەوەکەی لێ نەزڕێ، هەر ئێستا خەوی لێ ئەکەوێ، بە ئارەزووی خۆت و بە شوێنەی بیدۆشە. من هەموو جار کە کتێبەکە ئەگرم بەدەستمەوە خەوم لێ ئەکەوێ، لێگەڕێ ئێستا ئەمیش خەوی لێ ئەکەوێ، هەر تۆ دەنگ مەکە با خەوەکەی نەزڕێ. عوسمان شارباژێری گێڕایەوە وتی لەو بەرکێوە کابرایەکی ڕەزا قورس ئەبێ بە میوانی ماڵێک. تۆزێ ناسراوی پێشوویان هەبوو لەگەڵ ماڵەکەدا، کابرا بۆی دا ئەکوتێ و هەر ناڕوە، ماڵەکەش هەر چەندە پلاری تێ ئەگرن کاری تێ ناکە. ڕۆژێک ژنی خانەخوێکە پێ ئەڵێ ئێستا مناڵەکانت بەستە زمانانە، لەوانەیە لەبەر ئەوە کە دەمێکە نەیاندیوی ئەبێ دڵیان زۆر ناڕاحەت بێ، ئەوە هیچ بیریان ناکەی، لەوانەیە ئێمە بیریان نەکەین، تۆ چۆن ئەبێ بیریان نەکەی؟ تو خوا کە چوویتەوە لە باتی ئێمەش چاوت پێیان بکەوێ. کابرای میوان وتی وەڵڵاه ڕاستەکەی وەختە سوێن بێتەوە بۆیان، هەر ئێستا چم ڕاست پێرم هەموو بێن بۆ ئێرە با ئێوەش چاوتان پێیان بکەوێ، ئەوە باشترە بۆ سوکنایی ئێوەش تا من خۆم بەتەنیا بچم و بیان بینم. زەمانی زوو ئەوەی کە ئێستا پێ ئەڵێن مەحامی ویا پارێزەر دانەهاتبوو. لە باتی ئەم ناوە ئەوقات ویا وەکیل مرافعە هەبوو. هەر کارە ساتێک ڕووی ئەدا سەرچاوەکەی هەموو مەلا بوو کە ئەو کارە ساتانەی ئەبڕیەوە، بەمانە ئەوترا شەرە. جا ئەگەر کارە ساتێک ڕووی بدایە، داواکار ویا داوا لێکراو ئەوقات ویا وەکیل مرافعەی ڕائەگرت، ئەم ئەوقات و وەکیل مرافعانەش هەر مەلا ویا میرزا بوون. جارێک کابرایەک جنێو ئەدا بە کابرایەکی تر ئەڵێ کێری ڕوت بە قوزی دای کرد. کابرا چووە لای مەلا شکاتی کرد کە جنێوی وای داوەتێ. مەلا ناردی بە شوێن ئەوی ترا، ئەویش لەبەر ئەوە کە ئیشەکە زل بوو وەکیل مرافعەیەکی ڕاگرت، هەمویان چوونە لای مەلا. مەلا ڕووی کردە کابرای جنێودەر کە تۆ جنێوێکی وا داوە بەم پیاوە و ئەمەش تاوانە. وەکیل مرافعە هەڵی دایە وتی ئەمە جنێو نییە، جا ئەگەر کێرەکەش کێری باوکی بێ. مەلا ڕووی کردە جنێو پێدرا و وتی
هیچ حەقێکت نەما بەسەر ئەو پیاوەوە، ئەمە تاوان نییە، بڕۆ با کێری بە قوزی دایکی وەکیل مرافعە بنێن. وەکیل مرافعە دەمی ئەبێ بە تەڵەی تەقیوەوە و ڕازی ئەبێ بە قەزا و قەدەر. کابرایەکی کەڵەکنی ئەچێتە لای مەلا تۆفیقی عەتار ئەڵێ ئەو ڕۆژە چوومە پیرە مەگرون لە وەختێ هاتوومەتەوە مووی ڕیشم هەمووی ژانەکە، بزانە بە خێری خۆت دەرمانێکم نادەیتێ تۆزێ چاک ببێ؟ ئەویش ئەڵێ چیت خواردووە؟ ئەڵێ وەڵڵاه لەوێ پارچەی نانم بە سەهۆڵەوە خوارد. ئەڵێ بڕۆ مردوت مرێ، بمرە بۆ خۆت، نەخواردنت لە خواردنی موسڵمانەکە، نەدەردت لە دەردی گاوران ئەکا. دڵ سوتاوێک دەمێ ساڵ بوو، دڵی چوو بوو لە یارەکەی، هەر بە شوێن هەلێکە ئەگەڕا لە جێگایەک دەستی کەوێ. ئاخری لە پاش چاوەڕوانیەکی چەند ساڵە جارێک لە شوێنێکی بێدەنگدا دەستی کەوت و خۆی تێ هەڵسوو، بەڵام حەیتە لە خەودا بوو هەر بۆی هەڵنەستە. ئەمجا بە ناچاری ڕووی کردە یار و وتی لە پاش چەند ساڵ کە ڕێمان کەوتە ناو دەوڵەت سەرای ڕانت، وتت لاچۆ لە خەودایە بلورینم چییە کارت؟ یاریش ئیتر پێ هەڵ نەگیرا وتی دەمێ بوو لافی مەردید لێ ئەدا نەشتەر لە کارایە، کەچی وەک پەتکی بارە بەڵم سەری شۆڕی لە ئەرزایە. ئەحەی ناسر وەکو گوێندە بوو ڕەندیش بوو، هەر شتێکی بەسەر بەهاتایە خۆی ئەیگێڕایەوە. دەنگی ئەوەشی هەبوو کە سەر و سەودای لەگەڵ منداڵاندا هەیە. ئەحمەد عەزیز ئاغا بۆی گێڕامەوە وتی ئەحەی ناسر خۆی بۆی گێڕامەوە وتی ئەوە جارێک لە کەرکووک مناڵێکم تاودا بردمە شوێنێک کە هاتینە دەرەوە گوێم لێ بوو مناڵێکی تر بەو مناڵەی وت ئەوە چیت ئەکرد لەگەڵ ئەو پیاوەدا؟ وتی وەڵڵا بردمی کێشامی بەسەر خۆیە. منیش وتم سوبحان الله، هەتی و بازیش حرام بوو مەگەر بەوەلی و دوو شاهید نەبێ. دیسان هەر ئەو گێڕایەوە وتی ئەحەی ناسر وتی جارێک هەتیوێکم تاودا بە دوو تارانی، هەتیوەکە وتی هەر بیخەرە ناو ڕانم واز بێنە. وتی منیش وتم ئەوە تۆ ئەڵێی چی؟ من ئەوە 45 ساڵە لە ناو ڕانی خۆمایە، جا ئەگەر وابێ ئیتر ئەم دوو تارانیە بۆچی بدەم؟ سەی کەریم لای شێخ حیسامەدین گێڕایەوە وتی ئەوە لە باخە کۆن مەجلیسی شێخ پڕە، مرید و سۆفیەکی زۆر دانیشتون. لەو وەختەدا سۆفی ڕەشید کردی بە ژوورا و هات. شێخ فەرمووی سۆفی ڕەشید، شێخ حەبیبەڵڵای خۆشت چۆنە؟ ئەویش سێودووی لێ نەکرد و وتی ئەمری نەمێنێ و وەویەکەی خۆی گا. ئەمەش ئەوە بوو کە چووە خوازبێنی ژنێک بۆ کوڕەکەی، ئەوانیش وتویانە کوڕەکەت پیاو نییە، وتویە کەواتە بیدەن بەخۆم، ئەوانیش داویانە تێ. مەلا سمایلی کانیەسکانی جارێک تووشی کوڕێک ئەبێ، سا لەبەر هەر شتێک ئەبێ سەر ئەخاتە سەر کوڕەکە. کوڕە تۆزێ خۆی هەڵ ئەگوشێ و ناوچاوی دێنێتەوە یەک، وەکو یەکێ ژانێکی پێوە بێ، لێ ئەپرسێ ئەوە چییە؟ کوڕە ئەڵێ وەڵڵا دوومەڵم دەرکردووە. ئەڵێ لەکوێ؟ ئەڵێ بیللامانێ لە کونی قنگمەوە. ئەڵێ هەتی و تۆ قسەیەک بکە بچێتە عەقڵەوە. ئەڵێ چۆن؟ ئەڵێ دمەڵ عادەتی وایە لە شوێنی تەنگ دەرەچێ، چۆن لە شوێنێکی فراوانی وەک ئەوەی تۆوە دەرچووە. دەروێش حەمەعەلی باخانی گێڕایەوە وتی جارێک ڕێم کەوتە زێویەی پیرەمەگرون، ڕۆژی جومعە بوو، چوون بۆ مزگەوت بۆ نوێژ، مەلاکە دەستی دا بە خوتبەوە، ناوی مەلاکەشی وت، بەڵام ڕاستی من لە بیرم نەماوە کێی وت. کوڕێکی هەبوو لەو کاتەدا هات دەستێکی خستە ئەم لای دەرگاکەوە، دەستەکەی تری خستە ئەو لایەوە، ئەوە مزگەوتەکەش پڕە لە خەڵک. بانگی کرد بابا کەرەکە ئەگەیت یا بیبەم بۆ لەوەڕ. بابیشی هیچ خۆی تێک نەدا وتی ڕۆڵە بیبە.
کابرایەکی سمایل عوزەیری هەبوو لەو وڵاتی چەقژ و قایکەندە دەروێژ ڕەحیمی ناوبوو، ئیش و کاری هەر دزی بوو. شەوێک ئەچێ بۆ دزی و هیچی دەست ناکەوێ کە ڕەکێکی پێ ئەبێت دای ئەکەنێ ئەیداتە بندەستی و دێتەوە. ژنەکەی ئەچێ بە پیریەوە کەڕەکەی با گرتمۆڵەکی لێوەر ئەگرێ، لای وا ئەبێ بوخچەجلی دزیەتیە هێناوێتیەوە کە سەیرەکە ئەمە کەڕەکەلۆتی ڕەحیمە، ئەڵێ ڕەحیم ئەوە چیت هێناوە؟ ئەڵێ ئەوە کەڕەکە. ئەڵێ ماڵ وێران ئەوە کەڕەکەکەی خۆتە. ئەڵێ ئافرەت دەنگ مەکە ئەگەر بەدەستی خاڵی بەهاتمایەوە کسمەکەم لێ تێکە چوو، ئەوەم لە خۆمان دزیوە تا بەدەستی خاڵی نەگەڕێمەوە. مەحموو ئاغا هەبوو لەو وڵاتی دیبوکریا لە کاتی خۆیان دڵی چوو بوو لە ژنێکی پشتماڵە هێنابووی. کوڕێکی لێبوو بوو، کوڕ گەورە بوو بە کوڕێکی قۆز و جەحێڵ و لە ڕاستیدا پیاوێکی پیاوانەی لێ دەرچوو بوو. بەڵام باوکی هەر لێ ڕازی نەبوو و بەڵکو هەموو جار هەر قسەی پێئەوت و لەوانە بوو لەگەڵ کوڕەکانی تریا کە لە ژنێکی تربوون جای ئەکردنەوە. کوڕە لە باریان نەما، ئیتر ڕۆژێک وتی تۆ ئەم هەموو قسەیە بە من ئەڵێی لەبەر ئەوەیە کە دایکم پشتماڵەیە؟ ئەمە سوچی خۆت بوو، با تۆزێ خۆت بگرتایە بچووی تایە ژنێکی خانەدانت بهێنایە، با کوڕێکی ببوایە وەکو خۆت و براکانم پیاو بوایە. مەحموو ئاغا سەری داخست و وتی ڕۆڵە تۆ کوڕمیت، من بە هەڵەدا چوو. ساڵێک دەستەیەکی کوڕووکاڵی سولەیمانی بۆ سەیران ئەچن بۆ سەراوی سوبحاناغا لەسەر کانیەکە ڕایەخی لێ ڕائەخەن و بەزمی خواردنەوە ئامادە ئەکەن. پیرەژنێکی جافی ئەو ناوە وا دیار بوو ئەو ساڵە لە عێل بەجێ مابوو. بەلایەنە تێ ئەپەڕێ سەیرەکە ئەوانەش و شەوقاپیان داناوە و شتێک ئەخۆنەوە. بەلایەنەوە ڕائەوەستێ و سەیریانەکە لە پاشا ئەڵێ ئەریە برا ئەوە شەروەتی شاریە ئەیخۆنەوە؟ ئەوانیش ئەڵێن بەڵێ. ئەڵێ ئاقومێکیش بدەن وە من. ئەوانیش لە ناو پەرداخێکە لەو شتە خۆشەکە بۆی تێ ئەکەن و ئەیدەنێ. ئەویش ئەینێ بەسەرەوە کە ئەیخواتەوە تۆزێ کەیف ئەیگرێ و بزەیەکی بۆ ئەکا ئەڵێ برا وە کەلام چکێ تفت و وەلێ فرا خۆش و ئاقومێکی تریشم پێ نادەن. ئەوانیش قومێکی تری ئەدەنێ. پیرەژن بە تەواوی سەرخۆش ئەبێ و نەشئە ئەیگرێ ئەڵێ ئاتووە دەنگ ئەرێ کوڕە شاری ئالەم شەروەتە ئێوە ژنەکانیشتان ئەیخۆنەوە؟ ئەڵێن بەڵێ. ئەڵێ دەساوە و سەی ساقە هەرچی ژنەکانتانە و شەو ڕۆژە هەر خەریکی مێخوەنی کوزیانن، ئێوە کەستان باوکی خۆتان ناناسنەوە. کابرایە کوڕێکی هەبوو هەر جارە ئامۆژگاری ئەکرد و ئەیوێت ڕۆڵە هەموو جار پێت ئەڵێم تۆ ئەبێ بۆ ژیانی پاشە ڕۆژت شتێکت بەدەستەوە بێ بۆ ئەوە پێوە بژیت. پێت ئەڵێم تەنافبازی فێر ببە، هونەری سەرمەقولات، گوێ سەگەوانی فێر ببە، قومەشکەنی فێر ببە، چەقەنەی مەلاسمایلی فێر ببە، لۆتیەتی فێر ببە، چاک مەیمون هەڵپەڕێنە. هەموو جار ئەمانەت پێ ئەڵێم هیچ بە گوێم ناکەی. ئەمە ئاخر جارە پێت ئەڵێم، ئیتر لە تاقەتمان نەماوە. ئەگەر بە گوێم نەکەیت ئەتخەمە بەر خوێندنی مەلا بۆ ئەوە ببی بە عالم و زانە، ببی بە شاعیر و دانا، ببی بە فەیلسوفێکی بەتوانە، ببی بە پارچە گەوهەرێکی درەخشان لە هەموو هونەرێکە. بەڵام شێوی شەوت نەبێ بیخۆی و کەسیش پێت نەڵێ کەرت بەچەندە. هێمنی شاعیر بۆی گێڕامەوە وتی کوڕێکی زیرەک هەبوو لەو سەرە لەگەڵ دەستەیەکی ڕەفیقیا جارێک خەریکی شەراب خواردنەوە و کاغەزبازی بوون. خەبەریان بۆ هێنا وتیان باوکت مرد. وتی هەموو کەس ئەمرێ. وتیان کەوتووەتە ناو بیری ناو حەوشەکەتانەوە، ترنجاوەتە ناوێەوە دەرناچێ. وتی ئەو بیرەی ماڵی ئێمە خۆم ئەیزانم، شێریش بکەوێتە ناویەوە تایە ئەترنجێ و ئەمرێ. ئێستا ئەو چۆن تایە نامرێ؟ دەستیشی هەر بە کاغەزەکانەوەیە و کاغەز فڕێ ئەدا. ئەڵێ نایە کۆڕەکە بەجێ بیاڵم،
وتیان بچوە دەریکە، وتی وەختی خۆی من نەم ئەتوانی لە شوێنی خۆی بیجوڵێنم، ئێستا چۆن ئەتوانم کە ترنجاوەتە ئەو بیرەوە دەریکەم. وتیان باشە، ئێمە دەری ئەکەین لە بیرەکە، بەڵام لەگەڵمان وەرە با بچین کفن و دفنی کەین و بینێژین. وتی مردوو شوەر هەیە خۆ من نایشوەم، بچن بیهێنن ئەو ئەیشوە، ئەگەر زێڕ و زیویش بێ من بڕوا بە ئێوە ئەکەم، بچن بینێژن منی ناوێ. ئەو ڕەحمانی خامە لە سولەیمانی جارێک بۆ نوێژی نیوەڕۆ ئەچێتە مزگەوتی خۆمخانە بۆ نوێشکردن، ئەچێتە سەر ئاودەستەکە و دێتە دەرەوە و داعباکەی ئەگرێ بەدەستیەوە لەبەر ئاودەستەکەدا ئەگەڕێ و ئەکۆکیە و هەر جارە ئەیسوێ بە دیوارەکەدا. ئەمە بە ڕاوێژی ئەو نوێشکەرانە کە پیر ئەبن ئەڵێن ئیستبرا. وەستا گورونیش هەر بۆ نوێژ ئەچێتە ئەوێ کە ئەبینێ ئەو ڕەحمان واعەکا پێ ئەڵێ کاکە ئەو ڕەحمان، دیوارەکەت کون کردە واز بێنە. ئەویش ئەڵێ وەستا گورون بەو سەختی و ڕەپیە نەماوە کە تۆ چاوت پێکەوت بوو. حاجی حوسێنی کانیکەوەی هەبوو لە سولەیمانی، ماڵەکەی نزیکی مزگەوتەکەی حاجی مەلا ڕەسوڵ بوو. قاپی حەوشەوبانی ئەو سەردەمەی سولەیمانی هەموو شەق و شڕ بوو. حاجی حوسێن هێشتا حەجی نەکرد بوو، حاجی مەلا ڕەسوڵیش مابوو. شەوێک دەست دێت دەرگا شەق و شڕەکەی ماڵی حاجی حوسێن ئەدزێ، دەرگا بە کەڵکی هیچ نەدەهات، بەڵام لەبەر ئەوە دنیا زستان و سارد بوو بۆ سووتان باش بوو. ئەوی شەوی دوایی ئەچێت دەرگای مزگەوتەکەی حاجی مەلا ڕەسوڵ ئەگرێ بە کۆڵەوە و ئەیهێنێ لە شوێن دەرگای حەوشەکەی خۆیانی دائەنێ. ماڵەکە ڕاست بەرامبەری مزگەوتەکە بوو، بەیانی مەلا ڕەسوڵ ئەچێ بۆ مزگەوت سەیرەکات، دەرگای مزگەوت نەماوە و وا بە ماڵەکەی حاجی حوسێنەوە. ئەچێتە لای حاجی حوسێن ئەڵێ بۆچی ئیشی وات کردووە و دەرگای ماڵی خوا چۆنە بەی؟ ئەویش ئەڵێ حاجی مەلا ڕەسوڵ دز قاپی حەوشەکەی منی دزیوە، خوا دزەکە ئەناسێ بیدا بەدەستمەوە و قاپی ماڵی خۆی بەرێتەوە. ئەحەی کوڕن و نەخۆش ئەکەوێ، ئەو سەردەمە حەکیمێک لە سولەیمانی ئەبێ ئەچێتە لای حەکیمەکە دەرمانێکی بداتێ و چارێکی بکە. حەکیمەکە لە پاش تەماشاکردنی ئەڵێ خاڵە حەمەد، تۆ لە دڵ خاڵیەتیەوە واد لێ هاتووە، ئەگەر دڵت تۆزێ هێزێکی تێکەوێتەوە چاک ئەبێتەوە. دەرمانەکەشی ئەوەیە بێنی تا 3 ڕۆژ، هەر ڕۆژی 2 جار بەیانی و ئێوارە 2 فڕوجی سوورەوەکرا و 2 شلکێنە بەڕۆن، 4 هێلکە بە مێخلەمە بخۆی و کاسەیە فڕنی بکەی بەسەریە، پاشان هێڵنج بدەی بڕشەیتەوە، تا 3 ڕۆژ ئەمە بکەی، ئیتر چاک ئەبیتەوە. ئەحەی کوڕن و تۆزێ ڕائەمێنێ و ئەڵێ حەکیم باشی، ئەوە تۆ بەڕیشی خۆت پێەکەنی یا بەڕیشی من؟ ئەوانەی تۆ ئەفەرمووی ئەگەر یەکێکی تر بیخوا و بیڕشێنێتەوە، من سینەباز ئەی قۆزمەوە. مەلا حەسەنی قازی خۆی گێڕایەوە وتی ئەوە قازین لە چوارتا، ژنێک دەستی پیاوێکی گرتبوو هاتنە لام. ژنە وتی قوربان جەنابی قازی، ئەم پیاوە مێردمە، ئەمەوێت تەلاقم بدا و لە کۆڵم بێتەوە. وتم دایکم تەلاق شتێکی باش نییە، بۆچی تەلاقی لێوەرئەگری؟ پاش ئەوە ئەگەر تۆ داوای تەلاق بکەی هەموو حەق و حقوقێکت ئەڕوا. ژنە وتی قبوڵمە. وتم ئاخر لەبەر چی واوەڕز بووی؟ نەفەقەت ناداتێ چییە؟ وتی قوربان نەفەقەم ئەداتێ، بەڵام. وتم دە دایکم قسە بکە. ژنە وتی قوربان شەرع شەرمی بۆ نییە، شەوێ 10-12 جار هەڵ ئەستێتە سرم، من تاقەتی ئەوەم نییە. وتی ئەمەم بەلاوە سیر بوو، پیاوەش هیچ دەنگ ناکا. وتی ڕێکم خستن لەسەر ئەوە کە شەوێ 5 جار ئیشی شەرعی بکەن و لەوە زیاتر نەبێ. ژنە ڕازی بوو. پیاوە هەڵی دایە وتی قوربان پرسیاری لێ بکە ئەگەر پێویستم بە بەرکۆڵ و قەرز هەبوو ئەمداتێ. ژنا بەمەش ڕازی بوو. لە پاش 3 ڕۆژ نەهاتەوە وتی قوربان نەجاتم بدە لە دەستی. وتم چی بووە؟ وتی قوربان بە 3 شەو بەرکوڵ و قەرزی 6 شەوی لێ سندگم، نایتوانم
ئەم قەرزەی لەکوێ پێ ئەدرێتەوە. فەرهەنگی تەمەڵ. حەکیم واتە چەپەری مردن. جەهلی مورەکەب واتە دوو سۆفی لە یەک شوێنە. دەورەی بەڕەحمەت واتە لەفزی سێ تەلاقە. بەدبەخت ئەو کەسەیە کە بەدەست کچەوە گیری خواردبێ. ماچ دەڵاڵی شتەکەی ترە. خێرخوا ئەو کەسەیە کە پیرەژنێک بەوانەیەکێک بلاوێنێتەوە. ڕەسوڵ خێری خوای دوژمنانە. خاوەن پایە دوژمنی هەموو کەسە. سەردار لەشکر پەتی گەسکە. فەقێ هەمیشە برسیە. چەپەر واتە خزمەتکاری بەخۆڕایی. پیاوی ئازا ئەو کەسەیە کە بە پیر مردنەوە ئەچێ. داستان نووس پشیلەی مڵاز لە کونی مشکاگرتووە. نەخۆش سەرمایەی دکتۆرە. بەڵاجەوی لۆتیەکی نوێشکەرە. واعز ئەوەیە کە بیڵێت و نەیکە. خۆشبەخت کەسێکە کە هەرگیز ڕووی حاکم و حەکیم نەبینێ. ژیری هەگبەی هەموو جۆرە باس و خواسێکە. خاوەن عەقڵ ئەو کەسەیە کە عەقڵی گوزەران و ژیانی نییە. خوڵام ژنی نەزۆکە. دێوانە ڕێگرە. مەلازادە کتێبفرۆشی بەهەرزان و تاڵانە. ئەولاد خۆشی دڵ و ئازاری گیانە. بێمەزە واتە وشکە مەعریفەت. بێخەم ئەو کەسەیە کە هەر بە کۆڵانەکانە بە هیچ و پوچ ئەسوڕێتەوە. کەروێشک واتە لەشکری شکاو. سەرگەردان واتە لووسکەی بێموشتەری. بەرتیل واتە گێڕی ئۆتۆمبیل. هاوشاری کەسێکە کە هەر لە باوباپیریەوە عیبی یەکێکی تر هەر لە باوباپیریەوە ئەزانێ. مرتەد برایە لە ماڵی خوشکیدا. دڵتەنگ باوکە لە ماڵی کچیدا. ناچار قەرزارە. ئەکابیر بەنکێشی پەنامەکیە. هیچ وەڵامی ئیشی خراپە. زستان ئاوی کەپووە. هاوین کێری درێژە. فاتحە سەرمایەی دەروەزەکەرە. بسمیللا ئەگەر تێری مەخۆ. باوەحیز ئەو کەسەی لە نیشتیمان هەڵدێ. ماچ دیسان بەرکۆڵی شتەکەیە. تەوبە پشتیوانی گومڕاهانە. حافزی قورئان گوێندەی خوایە. شکات بێزاری لە دۆستە کۆنەکانە. فەلاکەت ئەنجامی زانیاریە. پیسی شتێکە لە هەنگوین شیرینتر بێ. پارەدار بێ ئیشتیهایە. متەوەکیل چاو لە دەرگایە. داغدار باوکێکە بە ناوی کوڕەوە ناو دەرکا. مردوشۆر ئەو کەسەیە کە کێرێک ئەشوا هەڵناستێ. هەر بە ڕۆژوو وانێکی پیرەژنە. خوانی یەغما ئەو کوڕەیە کە ئەکەوێتە بەرپەلی ئاغاگەلی هەتی و باس.